السلام عليكم كاكتور. عليكم السلام. السلام عليكم كاكتور. عليكم السلام ورحمة الله تکایە با بڵێن السلام عليكم مایکەکان كاكتور. میوت بکەن بێ زەحمەت دەست پێ دەکەین لای خۆتان السلام عليكم مایکەکان جماعة. بێدەنگکەن زۆر سپاس. السلام عليكم بەڕێزان ئەو کاتتان باش سعات 9 لای من با دەست پێ بکەین هەرچەندە خەڵکیتر وا زۆر دێتە سەرخەت. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لە چالاکیەکی تر لە چالاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کە وەک دەزانن یەکێک لە بەرنامە بەردەوامەکانی ئەو ئەکادمیایە ئەوەی خستنی وێبینارە لەسەر بابەتی هەنووکەوی بابەتی سەردەم لە کەرتەکانی خوێندنی باڵا و پەروەردە لەبەرەوەی سەرەتایی دەوامی فەرمیە لە زانکۆکان و لە پەروەردەش پێمان باش بوو بابەتێکی پەیوەستدار بە هەموو قوتابیان و مامۆستایان و تەنانەت کەسانی کارژێڕش بخەینە بەرباز ئەویش بابەتی بۆلۆنایە پێواژۆی بۆلۆنایان بۆلۆنا پرۆسس کە لە زانکۆکان جێبەجێ دەکرێت بەڵام ڕەنگە هەندێک ناتێگەیشتن ناڕوونی یان باڵە تێگەیشتن هەبێ لە هەندێک لایەنەوە ئەویش ڕەنگە بگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک ڕەنگە نەبوونی سەرچاوی پێویست یان نەبوونی ڕاهێنانی وەکو پێویست بەڵام لە ڕێگای ئەو وێبینارەوە کە لەلایەن بەڕێز پرۆفسۆر دکتۆر عەباسەوە پێشکەش دەکرێت بەڕای من وەڵامی زۆربەی ئەو پرسیارە نەتان دەدرێتەوە کە لەلاتان دروست بووە چونکە دکتۆر هەم باس لە دەرفەتەکان دەکا هەم لە باس لە ئارنگاریەکانیش دەکا کە ڕەنگە لە کاتی جێبەجێکردنی ئەو پێواژۆیە یان ئەو پرۆسێسە بێتە بەردەم مامۆستایانی بەڕێز قوتابیان یان ئەوانەی لەروی کارجێڕیەوە تێدان. ئەکادمیای مێگامایند پلس جگە لەو وێبینارە بەرهەمی تری زۆرە ڕەنگە دوایتر لە وێبسایت و لە لینکەکان دەیبینەوە چەندین گروپی تایبەتی هەیە چەندین کتێبی پەروەردەیی چاپ کردووە فەرهەنگی ئەلکترۆنی زاری هەیە کە بەخۆڕاییە بە شێوەی ئەلکترۆنی بەڵام نامانەیە کاتی وێبینارەکە زۆر بەوە ببینە سەر ئەوی زانیاری ویست دەکرێت سەردانی گروپەکان بکە سەردانی وەبسایتی ئەکادیمیا بکە. کاک دکتۆر عەباس کەسێکی ناسراوە لە سەرتاسەری کوردستان و لە نێو زانکۆ و بواری توێژینەوەدا بەڕاستی کەسێکی دیارە بەڵام هەر بە کورتی بۆ ئەوانەی کە نایناسن بە چەند وشەیەک بە چەندێڕێک دەیناسێنین. پرۆفسۆر دکتۆر عەباس بورهان توێژەرە لە بواری بایۆلۆجیای شێرپەنجە و مامۆستایە لە بەشی بایۆلۆجی کۆلیژی زانست زانکۆی سەلاحەدین لە 2012 بڕوانامەی دکتۆرای لە زانکۆی زاخۆ بە هاوکاری لەگەڵ پەیمانگەی بایۆفیزیکی لە ئەنجومەنی توێژینەوەی نیشتیمانی لە جێنەوە ئیتالیا وەرگرتووە. لە 2022 بەردەوام بووە بۆ خوێندنی پاش دکتۆرا پۆستدۆک کە لە پەیمانگای کارۆلینسکا لە ستۆکهۆلم لە سوید ئەو پەیمانگایە کە خەڵاتی نۆبل پێشکەش دەکات. بواری توێژینەوەی سەرەکی دکتۆر عەباس ڕۆڵی گازەکانە بە تایبەتی نایترۆجین و نایترۆجین مۆنۆکساید و هایدرۆجین سەلفاید لە شێرپەنجەزانیدا و لە پەرەپێدانی شێرپەنجەدا هەروەها توێژینەوەشی کردووە لەسەر ئامێری خواردنەوەی نایترۆجین مۆنۆکساید و هایدرۆجین سۆلفاید لە خوێنبەرەکانی مرۆڤ لە نەخۆشخانەی شێرپەنجە لە کۆلۆرێکتالدا کردووە. کارەکانی دکتۆر عەباس بەشێکی گرنگن لە تێگەیشتن لە بنەماکانی بایۆلۆجی شێرپەنجە و دۆزینەوەی چارەسەری نوێ. لە هەمان کاتدا مامۆستایەکی بەردەوامی هەموو خولەکانی پێداگۆجی لە سەرتاسەری کوردستان چونکە یەکێک بۆ لەو مامۆستا بەڕێزانەی لە یەکەم وەجبێک کە سەردانی وڵاتی فینلەندایان کرد و بوون بە ڕاهێنەر لە پرۆگرامی پێداگۆجی کە لەوێش بەرپرسە لە مۆدیڵ و توێژینەوەی پەرەپێدان کە تا ئێستا 86 کۆرسی لە زۆربەی زانکۆکانی کوردستان لەو مۆدیڵەی گوتۆتەوە. ئێستا کار دەکات لەسەر ڕۆڵی ژیری دەستکرد لە توێژینەوەی زانستیدا خاوەنی چەندین بەرهەمی زانستی بەڵام لەوانە کتێبێک کە تایبەت بە توێژینەوەی زانستی استراتیژی و هەنگاوەکان نووسراوە. ئێستاش دوو کتێبی تری لە بەردەستە یەکێکیان لەسەر پێداگۆجیە ئەوی دووەمیشیان لەسەر ڕیفۆرمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستانە. هەروەها بەڕێزیان بەرپرسی دڵنیایی جۆریە لە زانکۆی
سەلاح الدین کە بەڕێوەبەرایەتێکی زۆر گەورەیە و خۆشتان دەزانن مەسلەی دڵنیایی زۆری گرنجێکی زۆری پێدەدرێ، بەڵام تەوەری ئەمڕۆمان زیاتر پێواژۆی بۆلۆنایە لە کاتی جێبەجێکردندا ئەو کێشانە چین کە دێنە پێشێ، هەروەها ئەو دەرفەتانە چین کە دەتوانین سوودی ئێستا ڕەنگەوەکو نەگیرابێ. کای بەڕێزان مایکەکانتان دابخەن بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی باش وێبینارەکە بەڕێوە بین. وێبینارەکە تۆمار دەکرێت بۆ ئەوانەی بەشێکی لە دەست دەدەن یان ئەوانەی دەرفەتیان نییە لەگەڵمان بن لە ئێستادا. دوای ئەوە تۆمارەکەش بڵاو دەکەینەوە بۆ هەموو بەڕێزان. مامۆستا سەنگەر ئەگەر لەوەی تکایە لەگەڵ دکتۆر زریان هاوکارمان بن لە میوتکردنی ئەوانەی کە مایکیان بە هەڵە دەکرێتەوە. بەڕێزان ئێوەش دەتوانن پرسیار و سەرنجەکانتان هەم لە ڕێگای چات بخەنەڕەوە هەم لە ڕێگای دەست بەرزکردنەوە لە دوای ئەوەی کە دکتۆر عەباس بابەتەکەی خۆی لە ماوەی 30 بۆ 45 خولەک پێشکەش دەکات لەو بینە بۆ ئەوەی کاتی زیاتر هەبێ بۆ پرسیار و وەڵام و ئەو کێشانەی کە ڕەنگە بێتە پێشێ. دکتۆر عەباس زۆر سوپاس کە لەگەڵمانی هەموو کات ئامادەی دەربڕیەوە بۆ ئەوەی شتێک پێشکەشکەی کە لە خزمەتی مامۆستایان و پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا بێ. دەزانین چەند سەرقاڵن بە ئەم خوێندنی باڵا و دڵنیایی جۆری و خولەکانی پێداگۆجی، بەڵام دووبارە سپاس دەکەین کە هاوکارێکی بەردەوامی ئەکادمیای مێگا مایند پلەسی و زۆر سپاس کە لەگەڵمانی. بەڕێزان تا ئێستا 289 کەس لەسەر خەتە لەگەڵمان. ئەگەر زانیمان تێدەپەڕێ لەو کاتە لایڤەکە دەبینی یوتیوبیش دوای لینکەکە لەوێش بڵاو دەکەینەوە. دکتۆر عەباس ئێستا کاتی جەنابتە ساعات 9 دقەیە لە لای من، 30 دقەیەک ما بەبیرت دەستت خۆش بی. زۆر سپاسگوزارم دەجان دەستەکان خۆش مامۆستایان زۆر خۆشحاڵ بووم بەشەکتان هاوکار من بەشەکتان لە پێداگۆجی پێکەوە بووینە، بەڵام بەهەرحاڵ زۆر خۆشحاڵ بووم شەوتان شاد بی هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا ئیستفادە لە یەکتری دەکەین. منە هەر بەو جوملەی دەست پێ دەکەم ئیستفادە لە یەکتری دەکەین چکە هەر خولەکە من دەچم بە تەئەکیدی چەندین کەسی تێدا لەوانەیە زۆر لە من باشتر بن بە داوای لێبرنەوە من ئەوڕۆ بابەتی پێشکەش دەکەم. بابەتی بۆلۆنیا کە دکتۆر هیمداد قسەی لەگەڵ من کردوتی دەستی بۆلۆنیا پێشکەش دەکەم. بەڕاستی پێم باش بوو لەبەرچی لەبەرەوەی ئێستا زانکۆیەکان هەمویان بۆلۆنیا با بڵێن تەطبیق دەکەن پێواژی بۆلۆنیا، بەڵام ئەوەی کە کێشەیە لەوانەیە بەشێک لە مامۆستایان بەشێک لە قوتابیان نەزانم بۆلۆنیا معنای چییە، بۆیە گرنگە بە هەر هیچ نەبی پرینسیپڵە ئاساسیەکانی بۆلۆنیا بزانی. مامۆستایان پێشەوەی ئەم باسی بۆلۆنیا بکەم بابەتەکەیە کە زۆر گرنگە ئەمە زانیاریمان دەبی دەربارەی ئەوش بابەتی تا ئێستا چەند جەنێرێشن زانکۆ هەیە. وەڵاهی نازەم ئەو دەنگانە میوت ناکردرێ دکتۆر جان. ئۆکێ. ئایا تا ئێستا چەند جەنێرێشن لە زانکۆ هەیە واتە چەند جیل لە زانکۆ هەیەەوە کە زۆر گرنگە لە بەوەی تێبگەین ئەمە بزانین ئێستا لە چێن دەرین و چمان پێویستە. طبعا تا ئێستا 5 جیلی زانکۆ هەیە. من حەزم لێ بە وردی لە بۆتان باسکەم لەبەرەوەی پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە بە بۆلۆنیا. یەکەم جیلی زانکۆ کە یەک دەڵێن دەنگ نزمە ئەگە لای خۆت هەندێک دەنگ زیاد کە ئەگەر کێشە هەیە دەڵێن دەنگ نزمە. زۆر باش لای تو فولەتەوە. بڵێ یەکەم جیلی زانکۆ ئەو جیلە بوو کە تەنها یەک ئامانجی هەبوو کە ئەویش بریتی بوو لە تەدریس واتەوانە گوتنەوە. ئەو جیلی یەکەمی با بڵێن زانکۆیانە لەگەڵ سەرهەڵدانی زانکۆیەکان سەری هەڵدا کە یەکەم زانکۆش بریتی بوو لە زانکۆی بۆلۆنیا. هەر لەبەرەوەشە یعنی ئێستا دوایش باسی دەکەین زیاتر هەر لەبەرەوەشە بۆلۆنیا وەکو ناونیشانەکە لە بۆ ئەو سیستەمەی خوێندن ئەگەرنا هیچ عیلاقی بە بۆلۆنیادا نییە، بەڵام لەبەرەوەی لە ساڵی 1970 وەکو یەکەم زانکۆیان زانکۆ یەکەمەکانی دنیاە ئەو بابەتە لەوێن دەرسەری هەڵدا زانکۆ هەر بە ناوی لێندرا. تەمان ئەو زانکۆیش کە سەری هەڵدا لە سەرەتادا مەبەستەکەی کە تیچینگ بوو زیاتر ئاعتیمادی دەکردە سەر لایبرەری واتە ئاعتیماد دەکردە سەر کتێبخانەکان. بەردەوام بوو جیلی یەکەمی زانکۆیەکان هەتا شۆڕشی پیشەسازی هات کە شۆڕشی پیشەسازی هات
دوای تقریبان 700 ساڵ لە دامەزرانی جیلی یەکەمی زانکۆیەکان جیلی دووەمی زانکۆیەکان هات ئەو جیلە بابەتە چتکەی زیاد کرد لە بۆ ناو زانکۆ کە ئەویش بریتی بوو لە توێژینەوە یعنی تەسەوڕکەن بابەتی توێژینەوە لە ساڵی 1700ەکان لەوانەیە پێشتریش هاتبیتە ناو زانکۆ وەکو جیلی دووەم ئەوەش بەردەوام بوو هەتا وەکو جیلی سێمی زانکۆیەکان کە دوای شەڕی جیهانی دووەم جیلی سێمی زانکۆیەکان هات شتەشکەی زیاد کرد لە غێری تەدریس لە غێری وانە گوتنەوە لەگە توێژینەوە کە ئەویش بریتی بوو لە خزمەتکردنی کۆمەڵگە ئەوەش بەردەوام بوو هەتا ساڵی 2000ەکان کە لە ساڵی 2000ەوە جیلی چارەمی زانکۆیەکان هات کە ئەویش بریتی بوو لەو جیلەی کە ئینتەرنێت تێدا بەکارهات لەبەرەوەی ئینتەرنێت هەموو زانکۆیەکانی بە یەکتری بەستەوە بابەتی چارەم هاتە ناو زانکۆیەکان کە ئەویش بریتی بوو لە پەیوەندی جیهانی واتە هەموو زانکۆیەکان بە یەکتری بەستانەوە توێژەرەکان بە یەکتری بەسرانەوە بەردەوام بوو هەتا ساڵی 2022 لە ساڵی 2022 لە مانگی 11 دوای ئەوەی کە با بڵێن ئای زیرەکی دەستکرد پەیدا بوو جیلی پێنجەمی زانکۆیەکان هات کە بریتی بوو لەو جیلەیەکەوە ئای زیاد کرد یعنی بە کورتی تاوەکو ئێستا پێنجی لە زانکۆ هەنا بە ئەو پێنجی لە ئاخر جیلیانەوەیەکەوە چۆن ئێمە بتوانین زیرەکی دەستکردیانەوەی کەمە پێ دەڵێن ژیری دەستکرد کە خۆشبەختانە ئەو ساڵەکە زانکۆی سەلاحەدین بڕیاری هەموو قسمەکانی کە تا ئێستا 86 قسمی هەیە هەر هەمووی لە منهەجی ئای دابنێن لێرە ئەو بابەتەی کە دەمینێتەوە دکتۆر جان وەڵاهی ئێستا حەلی دەکەین دکتۆر جان ئێستا جەنابەت بەردەوام بە ئەوە ئێستا ئەڵاوەکەمان لابرد کە بتوانن خۆیان ئەنمیوت بکەن تاوە دکتۆر جان دەستخۆش بەنسبەتی بۆلۆنیا پاش ئەوەی کە ئەمە و با بڵێن کورتەماندا دەربارەی جیلەکانی زانکۆ تێگەیشتن کە ئێستا ئەمە لە جیلی پێنجەمی زانکۆینەوە و زۆربەی زانکۆیەکان تەبعاً یەکەم زانکۆ لەسەر ئاستی دنیا کە بڕیاریدا ژیری دەستکرد بەکاربیینی لە جیلی پێنجەم بریتی بوو لە زانکۆی شەنگهای لە چین ئێستاوە زانکۆیەکان منافەسەیتان بە زووترین کات هەر هەمووی بکەن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بۆلۆنیا هەیەوا تێدەکەم من بۆلۆنیا بابەتێک بی تقریبا تۆزە قەدیم بووبی لە دنیاە ینی کە لە کوردستان بەکاری دێنن ئەمن دەزانم ینی کێشەی زۆر هەیە خەڵکەکەیە بنەما سەرچەکانی بۆلۆنیا لەوانەیە هەر نەزانی چیە بەڵام با لە بۆتان ڕوونکەمەوە لە ساڵی 1999 24 وڵات لە ئیتیحادی ئەوروپی ئەگەر لێرە ببینن ڕەنگی خەریتەی شینەکی تۆخە ئەو 24 وڵاتە هەستن معاهدە بە ئینگلیزی پێی دەرن معاهدە بە کوردی پێی دەگوترێت پێواژوو بە ئەو پێواژووە لە بینی ئەو 24 وڵاتە هەدەفەکیان هەبوو هەدەفەکە ئەوە بی کە خوێندن لەو 24 وڵاتەی یەک جۆرە خوێندن بی تاوان بۆلۆنیا پرۆسێس تایبەت نییە تەنها بە زانکۆکان کە ئێستا من دێم باسی دەکەم بەڵام ڕێیاندا هەر وڵاتێکی دیکەش لەنا ئەو وڵاتانێک کە لە ئیتیحادی ئەوروپینە یا لە دەرەوەی ئیتیحادی ئەوروپینە بێنە ناو پێواژوەکەی یعنی بێنە ناو سیستەمەکەی کە بە ئینگلیزی پێدەرێن دیکلێریشن کەواتە سەرەتای سەرهەڵدانی لە ساڵی 1999 بوو معاهدەکە لە بینی 24 وڵات بوو هۆکاری چی بوو کە ناویان لێنە بۆلۆنیا هۆکارەکەی ئەو بوو ئەو معاهدەیە لە شاری بۆلۆنیا لە زانکۆی بۆلۆنیا معاهدەکە کردرا لەبەر ئەوە ناویان لێنە بۆلۆنیا ئەگەنا بەخۆی هەدەفەکە هیچ عیلاقی بە بۆلۆنیا وەدانیە ئێستاکە 48 وڵات لە هەموو ئیتیحادی ئەوروپی ئەو سیستەمەی تەطبیق دەکەن واتە ژمارەکە زۆر بۆ 48 وڵاتی تێدایە هەدەفی سەرچیان ئەوەیە کە پێی دەگوترێت European Higher Education Area واتە یەک منطقەی دروست بکەن لەناو ئەو منطقەیە هەموو خوێندن وەکو یەکتری بی بۆیە بڕیاریاندا زۆر ئاساییە لە لای مامۆستا لە لای تەڵەبە و هەروەها لە لای مۆزەفیش لە هەر ئاستەکی دابی لە هەر مەرحەلەکی لە هەر کاتێکی کە ویستیان جێگۆڕچێ بکەن
لە وڵاتێک لە بۆ وڵاتێک بڕۆن کە ئەوەی هەدەفی سەرچیان بوو مۆبلیتی لەبەرچی هەدەفەکە ئەوە بوو کە خوێندنەکە یەکە مادام سیستەمەکە یەک سیستەمەکەواتە لە هەر شوێنەکە بخینن هیچ کێشەی نییە لۆیە لە سەرەتاوە ئەوان دانا ئامانجی سەرچیان لە بۆلۆنیا بریتە لە دروستکردنی یوروپیان Higher Education Area واتە یەک منطقەی دروست دەکەن لە بۆ خوێندنی باڵا ئەو منطقەیە هەر هەمووی سیستەمی خوێندنەکەی وەکو یەکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو لەو سیستەمە خاڵک بوو ئەوان کاتەکە دایاننا ئەوە نەبوو بڵێن یاڵە دامان ناوتەوا و بڕیارێکیاندا کە ئەو بڕیارە بە گرنگترین بڕیاری بۆلۆنیا دادەندرێ ئەویش بڕیارەکە لەوەی دابوو پێویستە هەموو 2 ساڵ جارێک ئەو سیستەمەی ئەپدێت بکەنەوە بۆیە تا ئێستا ئەو سیستەمە یعنی بە معدەلی ئەپدێت دەکردرێتەوە کە ئێستا من دێمە سەری چۆن ئەپدێتی دەکەنەوە ئەگە سەیریکەم لە 99ەوە کە بۆ بۆلۆنیا دانرا بەردەوام بوو 2001-2003 تا ئێستا دواتر من با بڵێن بنەما سەرچیەکانی کە باسم کرد پێتان دەڵێم ئەو دۆکیومنتانە لە چەند دەردەچی چێ بەشداری تێدا دەکا هەرچی موسسەی گەورە هەیە لەناو ئیتحادی ئەوروپی هەر هەمووی بەشداری تێدا دەکا بەڵام خاڵەکی ئەساسی کە پێشتر زۆر کەم بوو ئەوش بریتی بوو لە کوالیتی ئەشوڕانس بۆلۆنێ پرۆسس مەبدا ئەساسەکەی لەسەر ئەساسی کوالیتی ئەشوڕانس دانا هە لەبەر ئەوەش کە ئەمە با بڵێن موسسەکی زۆر گەورەی ئەوروپی هەیە کە پێی دەگوترێ ئینکا ئەو ئینکا کوالیتی ئەشوڕانس ئێجنسیە لە هەموو ئەوروپا با بڵێن کوالیتی ئەشوڕانسی هەموو ئەوروپا بڕێوە دەبا ئەوان هاتن سەرپەرشتی ڕئیسیان کرد گەلەوەی ئیتحادی ئەوروپی یونسکۆ هەرچی موسسەی زەخمی خوێندنی باڵا هەیە هەر هەمووی هاتە ناو سیستەمی بۆلۆنیا چیە مەبەستە سەرچیەکەیان چیە لەبەرچی بۆلۆنیا یعنی دانرا یەکەم ئەمە دەزانین بۆلۆنیا لە سەرەتادا 6 خاڵیانەوە دانا خاڵی ئەساسی ترین خاڵی بۆلۆنیای بریتی بوو لەوەی کە گۆڕانکاری بکردرێ لە شێوازی خوێندن لە شێوازێکی پاسف لە بۆ ئاکتف چیان ناولێنە ئەو پاسف لە بۆ ئاکتڤە گۆڕانکاریە یعنی ناچالک لە بۆ چالک بابەتە چیان زیاد کرد بە ناوی کردیت کە ئەمن ئیستاکە باسی دەکەم یعنی ئیتر لەو ساڵەوە لە 99ەوە لە زانکۆیەکانی کە بۆلۆنیا جێبەجێ دەکەن شتێک نما بە ناوی دەرەجە بەڵکو لە جاتی ئەوەی کردیتیان دانا کە کردیتەکەش دواتر باسی دەکەم ناوی ECTS ئەو سیستەمە لە ساڵی 99 6 خاڵی لە خۆی با بڵێن خۆی گرتبوو بەڵام 2 ساڵ دواتر کە ئەپدێتیان کردەوە هەستان 2 خاڵی عفوسێ خاڵی دیکەیان لە بۆ سیستەمەکەی زیاد کرد کە لە ئەپدێتی دووەم لە ساڵی 2001 خاڵێکی زۆر گرنگیان زیاد کرد کە ئەوش لایف لۆنگ لێرنینگ بوو واتە لە ساڵی یەکەم خاڵی گرنگی بریتی بوو لە کردیت کە ECTS بوو لە ساڵی 2 ساڵەکەی دواتر خاڵشکیان زیاد کرد کە ئەوش بریتی بوو لە لایف لۆنگ لێرنینگ ئەو سیستەمە بەکاملی سیستەمەکە مامۆستاتەیدا ڕۆڵی کەمترە لە تەڵەبە یان با بڵێن بەسەرێکی تری بڵێن تەڵەبە زیاتر قوتابی خوێندکار زیاتر ڕۆڵی هەیە وەک لە مامۆستا بۆیە سیستەمەکە پشت دەبەستی بە ستودنت سنتەر یەکەم شت ئەو سیستەمە بە ستودنت سنتەر پشت دەبەستی بەڵام لێرە کە بابەتی لایف لۆنگ لێرنینگ هاتە ناو بابەتی بۆلۆنیا لایف لۆنگ لێرنینگ یعنی خوێندن لە بۆ ژیانە خوێندن تەنها لە بۆ ناو قاعەی نییە لەبەر ئەو سەبەبەی خەڵکی دیکەش هات بەشداریان کرد لە سیستەمەکە یعنی با بڵێن هەیە تەڵەبە نییە هەیە عمری گەورەیە هەیە ئەعدادی تەواو نەکردێ بەڵام ئێستا دێتن لە ناو زانکۆیەکان دەخینن لەو حالەتەی بەشداری ناکە ینی لە ناو کلاس نییە چ دەکا مەجبوری ئەتوو بە ئۆنلاین شتی پێ بڵێ بۆیە بابەتە چیان دانا لە ناو بۆڵینە پێ دەڵێن ئینفۆرمێشن کۆمیونیکیشن تەکنەلۆجییان پێ دەڵێن ICT کەواتە بنەمای سەرەکی ستودنت سنتەرە قوتابی سنتەرە دواتر ئەو قوتابی سنتەرە بۆی ئەمە زانیاریەکانی بگەینین پێویستی بە چەندین توول هەیە ئەو توولانە کە پێیان دەگوترێت توولەکانی ICT ئەو سیستەمە بە بەردەوامی دەبی ئەپدێت بکردرێتەوە هەرچی خەلەل هەیە دەبی چا بکردرێتەوە طبعا ئەمە دەزانین ئەپدێتکردنەوەی هەر سیستەمەک پێویستی بە توێژینەوە هەیە بۆیە سێمین بابەت لەناو ئەو جێبەجێکردنی بۆلۆنیا بریتی بوو لە توێژینەوە هەدەف چییە لەبەرچی ئەمە ئەو ئیشانە دەکەین
هەدەفەکمان هەیە کە ئەمە ئێستا دێن باسی دەکەین ئەو هەدەفەش بریتێ لەوەی کە ئەو قوتابیانە یان ئەو خوێنکارانەی کەوا تەخەڕوج دەکەن لەو سیستەمەی پێویستە کرەی بە بازاڕیان هەبی، یعنی ئەمە کە پێی دەگوترێت پێشەنگکاری یان بازارسازی کە بە ئینگلیزی پێی دەگوترێت ئینتەرپرینەرشیپ. ئەو بابەتە سەرەکیانە ئەوانە نا کە هۆکارەکن لە بۆ جێبەجێکردنی سیستەمی بۆلۆنیە. طبعاً مامۆستایانەوانەی کە بەشدارن بەشکتانە من لێرە دەبینم هەر بە ناویش بیدتان دەزانم ئەوانە ئەو پێنج بابەتەی کە لێرە دەبینن ئەوانە ئەو مۆدیولانە نەکە ئەمە لە پێداگۆجی باسی دەکەین کەواتە دەگەینە ئەوەی کەوا ئەو نەتیجەی کەوا پێداگۆجی بریتێ لەو خولەی کەوا مامۆستایان فێر دەکات چۆن بۆلۆنیا پرۆسێس جێبەجێ بکەن. هەرچەندە ئەمە دەزانین تا ئێستا زۆربەی زانکۆیەکان لە بینی 10 هەتا 12 ڕاوند پێداگۆجیان بەڕێ کردیە، ژمارەکە یەکجار لە چاو مامۆستایانی زانکۆ ئەوەندە زۆر نییە، چونکە ئەمە دەزانین نزیکەی ئێستا ئاخر داتای وەزارەتی خوێندنی باڵا نزیکەی 11570 مامۆستا هەیە لە هەر هەموو زانکۆ حکوومیەکان، ژمارەی کەم پێداگۆجیان تاوا کردێ لە چاو ئەو ژمارەیە. هەرچەندە ئێستا وەزارەت بڕیاریدا کە لە ناو پاش ئەو مامۆستایانەی کە پێداگۆجیشیان نەخیندێ دەتوانن بێت خول بکەنەوە. لۆ چییە؟ سەبەبەکە لەبەر چییە؟ سەبەبەکە لەبەرەوەی لەبەوەی ئەوانیش هەتا بزانن بۆلۆنیا چییە، چۆن جێبەجێ دەکردرێ. بەهەرحاڵ لە بۆلۆنیا یەکەمین شت کە زۆر گرنگە بریتێ لە ڕێخستنەوەی دەرەجەکان. لەبەرچی لە کوردستان جێبەجێ دەکرێت. ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ باشە ئەوە چی عیلاقەی و سیستەمەی عیلاقەی چییە بە کوردستان؟ خەڵکانێکی یەکجار زۆر دەرچووی زانکۆیەکانی کوردستان دەچوون دەرێ پێیان دەگوتن کاکە ئەمە تێناگەین ئەو شەهادانەی کە ئێوە هەتانە معنای چییە؟ ئەوە سەبەبە سەرەکیەکە بوو کەوا ئێستا کاتەکە شەهادە دەگۆڕدرێت، چونکە ئێستا من دواتر باسی دەکەم، کاتەکە تعریفی شەهادە دەکردرێت ئەو کاتی ینی تێدەگەین حەق خۆیان بۆ ئەوان لە شەهادەی مە تێنەگەیشتینە. خاڵی دووەمینیان ئەوان دەڵێن لە لایمە ئەمە هەر کەسە کە هاتە ناو سیستەمی خوێندنی باڵا سیستەمەکە سێ مەرحەلەی لە دوای یەکە. مەرحەلەی یەکەم بەکەلۆرۆسە، مەرحەلەی دووەم ماستەرە، مەرحەلەی سێمینیان دکتۆرایە. هەر کەسە کە هاتە ناو سیستەمی بەکەلۆرۆس مافی هەیە بەردەوام بی، ئەو عیلاقی بە دەرەجەی دانێن لەبەرەوەی ئەو بەخۆی بڕیار دەدا. ئەوە تقریباً وا لە کوردستانیش دەبتە ئەمری واقعەکەوە بەربەرە بەڵێ خەڵک ئاساییە هەر یەکێک حەزی لێبی بێ بەردەوامبی. ئەوجا من باسیەوەی ناکەمەوە خراپیان باشە، بەڵام من باسی پرینسیپڵی ئاساسی سیستەمەکەتان لە بۆ دەکەم. خاڵە گرنگەکە لێرەیە مامۆستایان ئەو کەسانەی کە حەزیان لێیە هەندێک زانیاری وەرگرن دەربارەی بۆلۆنیا پرۆسێس لە هەموو دنیاە، لە هەموو ئەو وڵاتانەی کە بۆلۆنیا پرۆسێس جێبەجێ دەکەن دووشە هەیە زۆر معروفە. وشە یەکەمینیان پێی دەگوترێت EQF یعنی European Qualification Framework. European Qualification Framework چیە؟ بۆلۆنیا هەستا لە بۆ خوێندن لە ماوەی ژیانی هەر کەسێکی 8 ئاستیدانە. 8 ئاستی لە بۆ خوێندندانە. لە ئاستی شەشەمڕ ئاستی خوێندنی باڵا دەست پێ دەکە. یعنی ئاستی یەکەم ئاستی ئیبتیدایی پێش ئیبتیداییە و دوایی ناوەندی دواناوەندی و هەتا دەگاتە ئاستی شەشەم، هەفتەم، هەشتەم ئەوانە بریتینە لە ئاستی خوێندنی باڵا. ڕێیاندا EQF یعنی European Qualification یعنی چی؟ یعنی چوارچێوەی خوێندنی ئەوروپی. ڕێیاندا هەر وڵاتێک لە بۆ خۆی چ دەیەوێ لەسەر ئەو ئاساسەی بێ کوالیفیکیشنێکی لە بۆ وڵاتەکەی خۆی دانا. هەر وڵاتەکە دای دەنێ ناوی لێ دەنێ NQF یعنی چی؟ یعنی National Qualification Framework. دەبی بێ تعریف بکە ئەو وڵاتە لە ئیبتیدایی ڕاهەتاوەکو دکتۆرای خوێندنەکانی چەند ئاستی هەیە. بۆ نمونە ئێستاوەی لە پێشتانەوەی ئێرلەندایە باشە 10 ئاستی دانایە، ئێستاوەی لە پێشتانە ئەو فینلەندایە 8 ئاستی دانایە. یعنی هەموو ئاستەکان دیارە لە سەرەتاییەوە هەر یەکێک دەستە خوێندنێ هەتا دەگاتە ئاستی دکتۆرای هەموو ئاستەکان دیارە. ئەو ئاستانەش تعریفیان هەیە، ئێستا تعریفەکانتان لە بۆ باز دەکەم. تعریفی ئەو ئاستانە سێ جۆرەیان زانیاریەکانە معریفەیە، یعنی لە ئاستی یەکەم هەتا هەشتەم هەر هەشت ئاستەکە ئەو سێ بابەتەی تێدای. یەکەم جار ئەو تەڵەبەیە ئەو قوتابیە ئەو خوێندکارە
چ زانیاریەک وەردەگری پێویستی بە چ معریفەکەیە دواتر چۆن دەیکاتە سکیل دواتر چۆن دەیکاتە کۆمپیتەنسی یەکسانیشە بە ئەبڵەتی بە توانایی ئەگەر بڕۆی ناو هەر یەکە چەند دەبینی ئەو تعریف کردرایە لە لیڤلی یەکەم کە لە سەرەتاییە چ زانیاریەک وەردەگری دواتر چۆن سکیلەکەی دروست دەکات دواتر چۆن ئەبڵەتی دروست دەکات ئەوە هەموو لیڤلەکانی هەموو وڵاتانی ناو بۆلۆنیا ئەوە تعریف کردرایە ئەمن بیرم دێت تاکیدم زۆر بەشتان ئاگادارن پارەکە وەزارەتی خوێندی باڵا چەندین وەرکشۆپی کرد بە تایبەتی پێواژی بۆلۆنیا کە ئەو بەڕێوەبەرایەتیە وابزانم لە ناو وەزارەتی خوێندی باڵا وەرکشۆپی کرد لە بۆ هەموو زانکۆیەکان داوای لێکردن هەر بەشێک دەبیت نۆلێژ سکیل کۆمپیتەنسی بەشەکانی خۆی دیاریکە بەڵام نازانەتی زەکەی چیلاتەوە طبعا لەسەر چه ئەساسێک ئەو بابەتە تەقیم دەکردرێت بۆلۆنیا تاکیدم لێرە ئەوانەیە کە لێرە اختصاسیان تیچنگ مێتۆدۆلۆژیە لە من باشتر دەزانن بەڵام لەسەر ئەساسی بلومز تاکسۆنۆمی هەستان گوتیان پێویستە تعریف بکردرێت نۆلێجەکە چ دەرسەکە چ ڕیمێمبەرینگ و ئەندەستاندینگی تێدایە ئەو دەرسە دواتر کو دەیگەێنتە مەرحەلەی دواتر ئەنەلایز و ئەپلای دەکا دواتر ئەو مامۆستایە چۆن ئەو دەرسەی دەگەێنتە مەرحەلەی قیمەی کە ئەبڵەتیە چۆن ئیڤالوێشن و کریشن دەکات مامۆستایان بلومز تاکسۆنۆمی تقریبا دەتوانین بڵێن بە ئەساسیاتی بۆلۆنیا پرۆسێس دادەندرێت لەناو ئەوانە تەنها بلوم ڕۆلی سەرەکی نییە بەڵکو چەندین با بڵێن سکیل هەیە کە پێیان دەگوترێ سکیلەکانی سەدەی 21 من دواتر دەتوانن ئەوە هەیە پێی دەگوترێت World Economic Forum World Economic Forum شوێنێکی زۆر باشە کە مامۆستای زانکۆ بە معدەلی بچی شتێتەدا بخینتەوە چ دەکا World Economic Forum هەموو مانگە ڕیپۆرتێکی دادەنێت دەڵێتن لە ناو پاش چ سکیلێک پێویستە لە بۆ مامۆستای زانکۆ چ سکیلێک پێویستە لە بۆ قوتابی زانکۆ بەڵام سکیلەکانی تقریبا دیارە ئەو سکیلە ئەساسیانەیە هەرچەندە ئێستا ئەو سکیلە ئەساسیانەش گۆڕایە ئایشی لە بۆ زیاد بووە کە پێویستە هەم مامۆستای زانکۆ هەم با بڵێن قوتابی زانکۆش هەم ئای بزانی طبعا creativity critical thinking communication collaboration زۆرە نزیکەی وابزان 19 ئەگە زیاتریش نەبی لە سکیلەکانی سەدەی 21 دوایە دەتوانن ئەنگۆ تەمەشایکەن دووبارەی دەکەمەوە World Economic Forum کە ئەوە بە شوێنێکی زۆر باش دادەندرێت مامۆستایان لەناو ئەو بابەتانەی کە بۆلۆنیا احتیمامی پێدەدا بریتێ لە مەنهەج طبعا ئێستا الحەمدوللا وا بەرەبەرە لە ناو زانکۆیەکان ئەو بابەتە جێی خۆی کردیتەوە دەزاندرێت لە بۆلۆنیای ئەمە چەند جۆرێک لە مەنهەجمان هەیە بە شێوەیەکی ئەساسی دوو جۆر مەنهەجمان هەیە مەنهەجێکمان هەیە پێی دەگوترێت کۆر مەنهەجێکیشمان هەیە پێی دەگوترێت ئۆپشن یان ئیلێکتیڤ کۆر ئەوە ئەساسیە ئیلێکتیڤەکە چەند دەرسێک دادەندرێت تەڵەبەکان بەخۆیان دێن ئەو دەرسانە اختیار دەکەن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لە ناو کۆرەکانیش هەندێک دەرسمان هەیە پێیان دەگوترێت پریڕکویزت یعنی ئەو دەرسە هەتاوەکو نەیخینی ئەو تەڵەبەیە ناتوانانی بڕواتە مەرحەلەکەی دیکە یان بۆ نمونە ئەگەر بێت و لێرە دەرسی کالکولەس پریڕکویزت بی لە بۆ ئەلجەبرا ئەو تەڵەبەیە ناتوانانی ئەلجەبرای بخینی هەتاوەکو دەرسی پریڕکویستەکەی کە کالکولەسە دەرنەچی تێیدا بۆیە ئەمە دەرسەکانمان چەند جۆرەکمان هەیە لەو دەرسانە پێویستە چۆنێتی دانانی با بڵێن کردیتەکان لە بۆ ئەوانە ئەمە ڕێک بخین ئەوەی کە گرنگە مەنهەجەکە دەبیتن هەموو لایەنەکانی کۆر و پریڕکویزت و ئیلێکتیڤی تێدا دیاربی کە ئێستا ئەمە متئەکیدم بەشێکی زۆر لە زانکۆیەکان ئەو مەراحلانەیان هەمووی بڕیە بەڵام مشکلە ئەساسەکە لە جێبەجێکردنی بۆلۆنیای لە تعریفکردنی کردیتەکەی کە ئەوە بەشێکی زۆر لە مامۆستایان بەشێکی زۆر لە قوتابیان خوێندکاران ئەوان ئەو مشکلانەیە نازانن چۆن تعریفی کردیتەکەی بکەن مامۆستا وەکو پێشتریش باسم کرد لە سیستەمی بۆلۆنیا شتێکمانەیە پێی دەگوترێ ECTS واتە European Credit Transfer System مانای چییە European Credit Transfer System یعنی دیاریکردنی لایەنە
چالاکیەکان و چالاکەکان و ناچالاکەکانی ئەو تەڵەبەی کە ئێستا ئەم لێرە لە بۆتانی باز دەکەم. لە سیستەمی بۆلۆنیا هەر 25 هەتا 30 سەعاتێک لە سیستەمەکەی یەکسانە بە یەک ECTS. لە کوردستان تعریف کردرا بە 27 یعنی 25 هەتا 30 ئەوە لە بۆ هەموو دنیاە هەر وڵاتێک لە بۆ خۆی تعریفێکی لۆ دادنێ، بەڵام لە کوردستان سیستەمەکە دیاری کردرایە ڕقەمەکە 27 واتە هەر تەڵەبەک 27 سەعاتی چالاک و ناچالاک ئێستا باسی دەکەم وەرکلۆدی پێدەگوترێت 27 سەعات یەکسانە بە یەک ECTS. یعنی ئەگەر بێت و ئەمن تەڵەبەکمان هەبی ئەو تەڵەبەیە بێ لۆ ئەوەی بەکەلۆریۆس تەواو بکە بەکەلۆریۆس پێویستی بەوەیە ئەو تەڵەبەیە لە ماوەی 4 ساڵ لە بینی 180 هەتا 240 ECTS بخینی. چونکە لێرە تۆزێک شتەکە ڕاضیاتیە هەندێک بە درێژتر باسی دەکەم. مامۆستایان ئەمە لە بۆلۆنیا سمستەرمان هەیە نەک ساڵمان هەبی، واتە ئەگەر تەڵەبەک بە 4 ساڵان بەکەلۆریۆسی تەواوکە 8 سمستەرمان هەیە، واتە لە هەر سمستەرێکی پێویست ئەو تەڵەبەیە 30 ECTS بخینی 30 ECTS بخینی لە هەر سمستەرێکی. 30 ECTS 30 جارانی 27 کە چکە گوتمان لە کوردستان 27 ساعت حساب کردرایە، کەواتە دەبی لە ماوەی هەر سمستەرێکی تەڵەبەک هەموو تەڵەبەک 30 جاران 27 ساعت بە وجودی لە ناو قاعی لەگەر خوێندنی دیکەی کە ئێستا دواتر باسی دەکەم دەبی 11 ساعتەی هەبی، ئەوە لە هەر سمستەرێکی، کەواتە ئەمە لە هەر سمستەرێکی 30 ECTS مان هەیە. ئێمە 8 سمستەرمان هەیە یان ساڵی 2 سمستەرمان هەیە دەکات 6، کەواتە ئەو کەسە پێویستە 240 ECTS بخوێنی هەتا شەهادەتی وەربگری کە پێ دەگوترێت بەکەلۆریۆس. بەڵام مەرجیش نییە 240 ECTS بخینی، 180 ECTSیش بخینی هەر دەتوانی شەهادەی بەکەلۆریۆس وەربگری. ئەوە تعریفی بۆلۆنیای لە کوردستان نازانم چۆنە، بەڵام لە عالەم ئەو هەیە 180 دەکاتە 6 کۆرس، چونکە هەر کۆرسێک دەبی 30 بخینی کەواتە دەکاتە 6 کۆرس. بۆیە هەندێک زانکۆ حتا لە کوردستانیش هەیە ساڵی یەکەم دەکەنە فاوندیشن. بۆ نمونە با بڵێن لە هەندەسەی تەڵەبەکانی هەندەسەی پێویستیان بە چەند بابەتێکە هەیە کە زوروریە بیزانن، بە نمونە ماتماتیک و فیزیا لەگەر زمانی ئینگلیزی. ئەو کولیەیە دێ لە جاتیەوەی دەرس دابنێ لە بۆ ئەو ساڵی دێ دەڵێ تەڵەبەکانی خۆم تەقوێ پێ دەکەم لە چی لە ئینگلیزی لە ماتماتیک لە فیزیا کە ئەوانە بەقوت دەکا ئەوە پێ دەگوترە فاوندیشن، کەواتە ئێستا مەجالێکی هەیە تەڵەبەکەشی بەقوتکە ئینجا دواتر بچی 180 کردیت بخینی. لێ مەرز نییە هەموو تەڵەبەک 240 ECTS بخینی. لێرە لەبەر ئەوەی لە ناو بۆلۆنیای دەرسی کۆڕمان هەیە، دەرسی ئیلێکتیڤمان هەیە، دەرسی پرێرکویزیتمان هەیە، تەڵەبەک ئیلێکتیڤێکی هەڵدەبژێری، تەڵەبەک یەکەشکال دەبژێری، ئەو دەچی دەتوانی 20 شوێنشکە بخینی، کەواتە حەت تەڵەبەک لە ناو گروپەکەی خۆی لەوانەیە شەهادەکەی لەگەڵ تەڵەبەکەی تکەس جیاواز بی. لەبەر ئەو سەبەب بەش کاتەکە تعریفی ECTS دیبلۆمە درێتێ دیبلۆمەکی دەدرێتێ لەگەر شەهادەکەی، واتە شەهادەکەی و دیبلۆمەکە پێکەوە. دیبلۆمەکە چێ تعریفی ECTSەکانە کە خوێندیتی. مامۆستای وەکو ئەوەی کە ئێستا لێرە لە بۆتان ڕوون دەکەمەوە، بۆ نمونە ئەگەر لە 25 ساعت دابنەی ئەگەر ئەتوو 1500 بی کەواتە ئەمە دەتوانین 6 ECTS لە سارێکی وەربگرین. یعنی لە بۆ ئەوەی تەڵەبەک لە ساڵێکی 6 ECTS وەربگری پێویستە 1500 ساعت بخینی. باشە؟ ئەوجا ئەگەر تەڵەبەکە دوایە ئەوەندەی ناخینی ئەوە دیسان مقایسەی لۆ دەکردرێت، کەواتە لە 3 ساڵان 180 یان ئەگەر بێت و 4 ساڵبی دەکاتە 240 ECTS کە ئەوە بە معقەترین با بڵێن کالکولیشن دادەندرێت لە ناو بۆلۆنیا پرۆسس بەداخەوە هەتا ئێستانیە، بەڵام ئەمە خۆشبەختانە لە دڵنیای زۆری لە زانکۆی سەلاحەدین دوای پێتان پیشان دەدەم هەموو ئەو شتانەمان کردیتە ئەلکترۆنی. ئێستا باتەوە بم ئەو شتانەتان پێ پیشان دەدەم، کەواتە ئەمە لە هەر سمستەرێکیش 30 ECTS دەخینی، هەکەدا ئەو ECTS بنمونە ئەگە 25 ساعت بی 750 ساعت دەبی بخینی ئەو تەڵەبەیە،
لە هەر سمستەرەکی 750 سعاتەکەی ئەگەر بۆ نمونە 5 دەرسمان هەبی دێن بەو شێوازەی دابەشی دەکەین دەرسی یەکەم 200 سعاتی دەدەینێ دەرسی دووەم ئەوە بە گوێرەی قیمەتی ئەو دەرسەی کە با بڵێن ئەنجومەنی بەشی یان لیژنەی علمی قسمەکەی کە دایدەنێت کەواتە ئەمە دەزانیت ECTS گرنگترین خاڵە لە ناو بۆلۆنیا پرۆسس لێرە بابەتش کە سەر هەڵدەدا ئەویش بابەتی ئەوەیە ئەو ECTS لۆچیە باشە لەبەر ECTS هاتە جێی دەرەجەی لەبەرەوەی ECTS حساب لە بۆ وەرکلۆدیش دەکە وەرکلۆد چییە؟ وەرکلۆد ئەو با بڵێن ئەو کاتەیە کە تەڵەبە بەخۆی هەوڵ دەدا لە بۆی فێرە خوێندن ببی بەداخەوە هەزار جارش ئەو قسەیم کردیە لە هەموو شوێنەکیش ئەو قسەی دەکەم مەلزەمەنە بەبێ مەلزەمە چکە مەلزەمە عیلاقی بە جامعەیدا نیە ئەوەی ئیبداعەکە کە کردرایە زۆر ناشرینە بەڵام ئەو تەڵەبەیە چۆن فێر بکردرێت کەوا وای لێ بکەین ئەمە بەخۆی فێر ببی بەخۆی فێر ببی یعنی وەرکلۆدی دەدەینێ لە ئەنجامدا خوێندنی کە ئەمە دەکەین لە زانکۆی لە بابەتە سەر هەڵدەدا کە ئەویش بریتێ لە لێرنینگ ئاوتکەم لێرنینگ ئاوتکەم واتەسی واتە دەرئەنجامی فێربوون لۆ لەبەرەوەی تەڵەبەکە بەخۆی اعتیماد دەکاتە سەر خۆی یعنی بەخۆی شتەکان دەچی بە دوایدا دەکەوی لۆیە لێرە لە زانکۆ بابەتی لێرنینگ لە پاش بۆلۆنیای نەما بۆ لێرنینگ ئاوتکەم کە ئەمە دائیمە لە پێداگۆجیش هەرچی بێ هانی دەدەین دەرن کاکە گیان ئەوە لێرنینگ ئاوتکەمی مەیە کاتە کات و دەبێ مامۆستاش لە بیرت نەچی یەکەم شت پێویستە لێرنینگ ئاوتکەمت هەبی خاڵێکی دیکە کە زۆر گرنگە ئەوش بریتێ لە مۆبیلیتی دووبارە ئەوە لە کوردستان جێبەجێ ناکردرێت بەڵام ئێستا ئەمەوە خەریکین وەکو گوتم لە زانکۆی سەلاحەدین دەرسەکان تعریف دەکەین هەموو یەک کۆدیان دەدەینێ لەو حالەتەی تەڵەبە لە هەموو کاتەکی ئاساییە بڕوا یعنی بە کەیف خۆی بڕوا معنای چییە بۆ نمونە کولی تەربیەمان هەیە لەگە کولی علوم هەردوو قسم هەیە بۆ نمونە قسمی کیمیا لە هەردوو لایەن هەیە دەرسێک لە هەیە لە هەردوو لایەن ئەو تەڵەبەیە ئاساییە ئەمن باسی ئێرە ناکەم لێرە جێبەجێ ناکردێ بەڵام لە دەرێ ئاساییە ئەو تەڵەبەیە بتوانی بڕوا ئەو دەرسەی لە شوێنێکی دیکە وەربگری زۆر ئاسێ نەکار بڕوا لە شوێنە شکە وەرگری دەتوانی لە زانکۆی یەکەم وەریگری ئەخیری بڕوا ئیمتیحانی لە شوێنێکی کە بکە و دەشتوانی ساڵێکی تەواوکە لەو زانکۆی بڕواتە ساڵێکی دیکە ینی حڕیەتی هەیە بە کەیف خۆی تەڵەبەکە بڕوە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی لە لامان میهمە لە بۆلۆنیای بریتە لە ستودنت سنتەر یعنی لە جاتی ئەوەی کە تەڵەبە مامۆستایان بەس سەیری ئەو بەحثەی بکەن کە کردرایە بەحثە کردرایە بەس تەمەشای ئێرەکەن ئەو بەحثەی مقارنەکە لە بینی تیچە سنتەر لەگە ستودنت سنتەر لە تیچە سنتەر تەمەشاکە ئەو زانیاریانەی کە دەگاتە تەڵەبەی تەنها 20% بەڵام لە ستودنت سنتەر لەبەرەوەی تیچەریش بەشەکە لە سیستەمەکەی یعنی هەموو نییە ئێستا خیبرە نۆلێجی تیچەری لە تیچە سنتەر لە بۆ تەڵەبەکە بە عەقڵی دانیشتنە بەڵام لەوەی دیکە چکە وەرکلۆدە و هەوڵدانە تەڵەبەکە لە خۆی هەوڵ دەدا ستودنت سنتەر 80% زانیاریەکان تەڵەبەکە بە خۆی کۆی دەکاتەوە بۆیە سیستەمی بۆلۆنیا یەکەم قسەتەیدا بریتێ لەوەی کە ئەمە سیستەمەکەی بگۆڕین لە تیچە سنتەر لە بۆ ستودنت سنتەر لێرە چمان دەبی ئەمە شێوازی وانە گوتنەوەکانمان بگۆڕین لەبەرەوەی تەڵەبە ڕۆڵی هەیە کەواتە ئەمە بەشێکی دیکەشدا دەکەین لە بۆ تیچنگ مەثۆدۆلۆجی کە ئەوش بریتێ لە ئاکتیڤیتیەکان دەبی ئەو چالاکیانەی لێرە دواتر ئەمن ئەگە کردرا ئەو پرزنتێشنەی دەنێرم لە بۆ دکتۆر هیمداد ئەو چالاکیانەی لێرە دەبی بەسپاسەوە دکتۆر هەر داوامان دەکرد بەزمادەم بە خۆت وێتگۆ پاشی دومان بنێرە لەگەڵ تۆمارەکەی بڵاوی دەکەینەوە بەسەر چاوان بەشێکی زۆری ئەو چالاکیانەی لێرە دەبی لە ناو محازەرەکانمان هەبی لەوانەیە لەوەی زۆر باشتر بی ئێستا هی نوێتری شەبی بەڵام دەبیت ئەوە تەنها محازەڕی ئێمە پاوەرپۆین نەبی و دانیشین قسەی بکەین و تەڵەبەکان جێمالێ ئەو پێی ناگۆترێ بۆلۆنیا ئەمن ECTSم هینایەتە زەی دەرەزەی و مامۆستاش هەر مامۆستایەکەی جاران قسەی بکە نەخێر دەبی وەکو گوتمانەوەی کە لێرە هەیە بۆ نمونە من یەک لەو شتانە کە بە شانازیەوە دەرم بابەتەکە کە پێی دەگوترە فلیپت کلاسڕۆم ئاکتیڤیتیز بە خۆشبەختی ئەوە دکتۆر هیمداد بەخۆی سەرپەرشتێویشەی دەکا کتێبێکی زۆر باشیە بە زمانی کوردێکی زۆر پەتی بە ناوی دکتۆر پۆلەکەت بەرەواش بکەوە پۆلەکەت بەرەواش بکەوە بە کتێبی دەنجیشێ و بە چاپیشێ بەڵێ حەزم لێ بوو بە خۆت بڵێ پۆلەکەت بەرەواشکەوە یعنی
فلیپیکەوە یعنی هەڵی جێرەوە زۆر خۆشە بڕابکەن کاتێک ئەو شتانە کە دێنی ناوقاعی یەک لەو با بڵێن چالاکیە سەرچیانەی کە ئەمە زۆر ئیحتیمامی پێ دەدەین کورە نەک هەر تەنها لە تەدریس حتا لە ئیدارەکردنیش کە بریتێ لە کێشە دروستکردن ینی چۆن عفۆنەک کێشە دروستکردن ینی لەسەر ئەساسی بوونی کێشە بێ حل ببینیەوە تەڵەبە فکر لێ بکاتەوە ئەو چالاکیانە من بەڕاستی ناتوانم لێرە هەمووی باسکەم بەڵام زۆر گرینگە ئەو بابەتانە بێتە ناو محازەڕەی ئەمە کاتەکەیە کە گرێتە پێداگۆجی چەند خاڵەکە هەیە پێی دەرێن بە ئەساسیاتی پێداگۆجی دادەندرێ وەکو با بڵێن ڕێگایەک لە بۆ جێبەجێکردنی بۆلۆنیایی بە تایبەتی دوو بابەت هەیە زۆر گرینگە لە پێداگۆجی یەک لەوانە ئینتەرپرینەرشیپە کە پێشتر باسم کرد بازاڕسازی یان پێشەنگکاری بابەتی دووەم پێی دەگوترێت ئۆثێنتیک لێرنینگ ئۆثێنتیک لێرنینگ یعنی فێربوونی واقعیانە یعنی زۆر گرینگە مەسەلەن کە ئەمن دێم لە محازەڕەی نمونەی واقعی خۆمانی لۆ بهینینەوە بەداخەوە زۆر لە با بڵێن بابەتەکانی کە لە زانکۆیەکانی کوردستان هەیە ئەو نمونانەی کە تێیدا زۆر دوورن لە واقعی با بڵێن ئەوەی کە لە کوردستان هەیە ئەوە لە بەچیە لە بەروەیە کاتێک کە تەڵەبەت خەڕوز دەکات بستە بازارێ واقعبین بی پرۆژەی پێبی فکرەی پێبی بتوانانی لە بەخۆی ئیش ببینتەوە ئەو ئاکتیڤیتیانە بۆ چەندین ئاکتیڤیتی دیکەشە گەویستان وابزەم ئەمە لیستێکمانەیە هەر هەموو لیستەکەی ڕێک دەخین دوای پێتان پیشان دەدەیت لە ڕێگەی چیەوە دەکردرێت لە ڕێگەی مۆدرن پێداگۆجیەوە کە ئەمە نامەوێ بچمە ناوی سنتەرەکانی کوردستان هەر هەمویان لێک باشترن وە بەرەبەرە ئیشی تێدا دەکەن کە بە چەند ڕێگە ئەمە دەتوانین بین وا بکەین مۆدرن پێداگۆجی ئەپلای بکەین و دەرسەکانمان جێبەجێ بکەین لێرە بابەتێکی زۆر گرنگ دێتە پێش باشە ئێستا ئەوەی کە باز دەکات بۆلۆنیا خوێندن تەنها بریتینێ لە محازەرەک ئێکە خوێندن بریتین نەبوو لە محازەڕەی شێوازی تەقیمی مامۆستاش دەبی بگۆڕێ ینی نابی بە تەنها ئیمتیحان تەقیمی تەڵەبەی بی بەڵکو ئەمە تەقیمی دیکەمانەیە ئەوانەش چەندین زۆر لە تەقیمن کە ئەمە هەڵمان بژاردیە کاتی خۆشی وەکو ئەوەکمان دروست کرد کە ئێستا پێتان پیشان دەدەم ڕێبەرێکمان دروست کرد زۆربەی ئەو شتانەی تێدایە کە چۆن ئەمە هەڵسەنگاندن بکەین بە چ شێوازێک بۆ نمونە هەر چالاکێک شێوازێکی تایبەت بەخۆی هەیە لە هەڵسەنگاندن کاو بە دوور و درێژی وابزەم یەک مۆدیولی کاملمان هەیە لە پێداگۆجی ئەمە ئەوانە باز دەکەین لێرەوە مشکلەکان ڕاست ئەو قسانەی کە دەیکەین ئێستا لەوانەیە هەر چەندی کەس کۆمنتی هەبی لەسەرەوەی کەویش بەڕاستی ئاڵنگاریەکانە یعنی ئەو چاڵەنجانەی کە ئەمە هەمانە قسەی ئەوەل و ئاخیر ئەوەیە بەڕاستی بۆلۆنیا پرۆسس قسەک نییە بین ئەمە تەطبیقی بکەین ئەوە پێویستە بە لێرنینگ ئینڤایرۆمنتێکی زۆر باشەیە پێویستە کلاسەکەت هەبی ئەو کلاسە با بڵێن ئەو مێزانەی کە هەتە بسوڕێ وەکۆی کە ئەمە ئێستا لە پێداگۆجی هەمانە پێویستە سیستەمەکەمان بە کاملی گونجاو بی ئینتەرنێت بەردەست بی کتاب بەردەست بی توێژینەوەکان هەمووی بەردەست بی بەڕاستی ئەوە لێرنینگ ئینڤایرۆمنتەکەمان زۆر دوورە لەگەر ئەوەی کە بۆڵۆنیا دەیەوێ ئەوە چاڵێنجەکە زانکۆیەکان ئەوانە با بڵێن ئۆڤەرکەم دەکەن بەڕاستی ئەوە نازانم یعنی بە شێوازێک دەبی بەڵام ئەوە کێشەی گەورەیە بە تایبەتی کلاسەکانیمە زۆربەی ئەو مێزانەی کە ئەمە عفو ئەو کورسیانەی کە ئەمە لە سەری دادەنشین کورسی سابتە مەجاالوی تێدانە ئەمە دانیشی تیمۆرگ بکەین مەجاالوی تێدانێت تەڵەبەکان بڵێن پێکەوە ئیش بکەن بەڵام دەبی ئەمە جێبەجێ بکەین خاڵی ئەخیری کە بۆلۆنیا پرۆسس ئیشی لەسەر دەکات دیجیتال توولەکانە ئەوەی کە لە سەرەتاوە باسم کرد ئینفۆرمیشن کۆمیونیکیشن تەکنەلۆجیە یعنی زۆر گرینگە مامۆستا لە کاتی دەرزگوتنەوە ئەو تووڵانە بەکار بهینی بڕوا بکە ئەمە بە حکمەوەی کە مامۆستاینە لە پێداگۆجی دەزانین کاتێککە دەچینە قاعی بەخوای تەڵەبە لە خۆشیە نازانین چ بکە یعنی کاتێککە ئەم باسی تەڵەبی ئەندرگراجوێ دەکەمانی ئەوانەی کە لە بەکەلۆرۆسن بۆ نمونە با دەست پێ بکەین بۆ نمونە ئەمە زۆر گرینگە مامۆستا بزانین مودڵکو بەکاردەهینی ئەوکە ئەمە ئێستا وابزانم وەزارەت سیستەمەکی مۆحەدی هەیە پێدەگوترێ LMS زانکۆ لە هەموو زانکۆیەکانی کوردستان هەیە ئەو ساڵ زانکۆی سەلاحەدینیش جێبەجێ دەکا و زانکۆیەکانی دیکەش LMS زانکۆ بەدیلی مودڵە وەکو مودڵیشە ئەوانەی کە مودڵیان بەکارهینە دەزانن دەتوانن هەموو تووڵەکانی خۆیان بەکاربینن زوم خۆشبەختانە ئێستا هەمووتان وا لەسەر زوومن دەتوانن بەکاربینن
پادلێت یەکەکە لەو تووڵانەی کە تەڵەبە هەز دەکا یعنی لە شوێنێکی جیاواز دانیشتێ. مامۆستایان هەمووتان دەتوانن ئەوانە بەکاربینن، زۆر ئاسانە. تەڵەبەکان هەمویان ئەوانەی کە بەشدارن ئەو ئیشانەی وەکو چالاکی دەیکەن ئەمە لە داتە شۆی پیشانی دەدەین پادلێتەکەی و پێیان دەڵێن یا لە داینێن ئەو چالاکی خۆی دادنێ دەبتە منافەسەکی زۆر خۆش. ئەم بیرم دێ پارەکە لە یەک دەرسەکانی کە بخۆم دەیرێمەوە بە ناوی هۆرمۆنات، وەڵاهی لە ناو قاعی هەتا ئەمە چالاکیەکەمان کرد کچەک بەتەنێ دانیشت بوو دەستی ڕسمی زۆر جوانی یەک ڕسمی دروست کرد بوو. ئەمن قەڵەمەکەم هەیە کاتی خۆی لە سوید کۆمپانیایەک بە هەدیە دامێ زۆر خۆشم دەویست تم بۆ خوا و قەڵەمە لەکنە من زۆر تایبەتە فەرمەوە هەدیە لە تو نەی دەزانین چ بکە ینی ئەو تووڵانەوە لە تەڵەبەی دەکات تەڵەبە ینی هەست بە خۆشی بکە لە ناو قاعی و وەردپرێس ئەمن هانی مامۆستایان دەدەم بەڕاستی وەردپرێس زۆر گرنگی کورە زۆر ئاسانیشە فریە هەمومان ئەکاونتێکی لۆ خۆمان دروست دەکەیت ئەو تەڵەبەیە ئەو بابەتانەی کەوا فێر دەبی دەچیت لەوێن دەر شەرحی دەکە. یعنی ئەمن دوونێ دەرسمە هەبووە پێم گوتینە بە تەڵەبەکان چێ توانی ئەوەی کە ئەوڕۆ ئەم شەرحم کرد بیکاتە کوردی لەوێن دەرداینێ بەخۆی بەردەستی ڕسمی دروستکە. وەردپرێس شوێنی پیشاندانی ڕێی خۆتە ینی ڕفلێکشنی خۆت لەوێن دەرپیشان دەدەی فریە هەموو مامۆستایەک دەتوانی هەموو تەڵەبەک دەتوانی لە بەخۆی دروستی بکە. طبعا ئۆپن باجمان هەیە هێشتا جارێ ئەوە مایە لەکنەمە پرێزیمان هەیە بە تایبەتی ئێستا پرێزی بەشەکی نوێی زیاد کردێ بەناوی پرێزی AI بەس ئەتو برێ ئەو بابەتە ئەمە دەمەوێ سبەینێ محازەڕەی لەسەر بدەمەوە یەکسەر بەخۆ شتەکت لۆ ئامادە دەکات ئەگەر نا دەڵێ ئەگەر ئەتو PDF-ەکەت هەیە PDF-ەکەم بدێ لەسەر ئەساسی ئەو PDF-ەی محازەڕەکت لۆ ئامادە دەکات کویزلێت کاتێک ئەتو دەتەوێت لە ناو قاعی ئەوەی بکەی با بڵێن کویزی بە تەڵەبەکان بکەی لە جاتی برێ وەرەقەی دەربینن کویزەکەیان بە ئۆنلاین پێپشان دەدەی هەموو با بڵێن دەنگ دەدەن وەڵام دەدەنەوە. ئێستا تووڵەکی زۆر بەقوەتر لەوانە پەیدا بووە کە ئەمن بەکاری دەینم یعنی بەخۆم هەز دەکەم کە بەڕاستی شتێک فێر دەبم لێ ئەوش پێ دەگوترێ مێنتیمیتەر کاتەکە تو دەتەوێت بزانێت ڕێی تەڵەبەکانت لە ناو قاعی چۆنە یەکسەر مێنتیمیتەر دادنێ کۆدێکی دەدات یا تەڵەبەکە سکان دەکات یەکسەر دەنگ دەدا ئەتو دەزانی تەڵەبەکان ڕێیان بەرامبەر تو چییە بۆ نمونە لە کۆتایی محازەڕەکەی دەڵێم یاڵە ئەو محازەڕێمە ئەو ڕۆباسمان کرد چەند پەیوەندی بە بازاری کارەوە هەبوو یەکسەر تەڵەبەکان پێ دەرێ ئەوە یەکسەر کۆمنتێک با بڵێن وەکو ڕفلێکشنەکە لە بۆ تو ئەتو دەزانی ئایا ئەو دەرسێکە گوتەوە مستەوایەکەی بای چەند بووە. طبعا لێرە ڕۆڵی مامۆستایان وەکو ڕۆڵی فاسیلیتەیتەر دەبی ڕۆڵی فاسیلیتەیتەر واتە ئاسانکار دەبێت لۆ لەبەرەوەی مامۆستا گۆڕا نەوعیەتی تەدریسەکە گۆڕا لە تیچە سنتەر لە بۆ ستیدین سنتەر. دکتۆر جان 5-6 دقەلامدا بەس حەزم لێ هەندێک نمونەتان پێبرم طبعا لەگە 3-4 دقەیت کەش تەواوی بشکم پرسیار و وەڵامە بەسەر چاوان. دکتۆر جان ئەمە کە لە لامان گرنگە مامۆستا کە دەستە قاعی مادام بوویتە فاسیلیتەیتەر زۆر گرنگە سقەی دروستکە کۆلابرێشن تیمۆرک ئەوانە لە ناو قاعی دروستکە بەڵام ئەمن حەزم لێ چەند نمونەکی زانکۆی سەلاحەدینتان پێپشاندەم ئەگەر ئاسایی بی کە ئەمە مان کردێ لە زانکۆی سەلاحەدین. لە زانکۆی سەلاحەدین ئەو لەسەر ئەساسی بۆلۆنیا بە تایبەتی ئەمە لە با بڵێن دیارە دکتۆر جان ئەوەکەم دکتۆر بەڵێ دیارە دکتۆر لە زانکۆی سەلاح دەستخۆش لە زانکۆی سەلاحەدین یەکەم شت کە ئەمە ئیشمان لەسەری کردیە لەوەی هەموو کەسێک بیبینی طبعا ئێستاش بەردەوامی لەسەر ئەو بابەتەی هەستاینە وێبسایتی بەشەکان و کولیەکان هەر هەمووی دووبارە داڕێژرایتەوە لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسی بۆلۆنیا. بۆ نمونە بڕۆینە هەر کولیەکی کە ئەمە هەمانە کاتەکە دەچێت ناو کولیەکەی دیزاینەک با بڵێن ڕنگدانەوەی بۆلۆنیای تێدایە بنمونە ئەگەر بچینە ناو کولیە علوم لە زانکۆی سەلاحەدین بچێ ناو هەر بەشەکی هەموو باشەکان بۆ نمونە ئێستا وەکو لێ علومە لە ناو زانکۆی سەلاحەدین کاتێککە دەچێت ناوی پێ دەڵێ داتایەکە دەداتێ مشن و ڤژنی کولێکە دەداتێ هستری کولێکە دەداتێ هەر بەشەک لەو بەشانەکە بیگری بڕۆیە ناو بەشەکەی ئۆڤەرڤیوکە دەربارەی بەشەکەی سەرۆک بەشەکەی مشن و ڤژن هی بەشەکەی لێرنینگ ئاوتکەم کە گوتم گرنگترین شتە لە بۆلۆنیا هی بەشەکەی هەموو مامۆستایەکانی بەشەکەی بە هەموو پرۆفایلیانەوە
خوێندن لەو بەشە ئەندەرگراجوێتەکەی بەو شێوازەیە و دەرسەکانی کۆری چیە ئیلێکتیڤی چیە چی تێدا هەمووی تێدا هەیە پۆست گراجوێت بە شێوازەکە دەرسەکە کە دەخیندرێ لێرنینگ ئاوتکەمی هەر دەرسێکی چییە لە ماوەی ئەو 4 ساڵی چەند دەرسی دەخینی هەمووی تێدایە چۆن وەردەگیرێ تەڵەبا و کاتە کە تەخەڕوج دەکات لە چۆن دەرئیشی بەدەست دەکەوی و ئەو تەڵەبەیە پێویستی بە هەر شتێکبی لە بازارێ لە چێ ئیش بکە طبعا هەمووی تێدایە هەموو بە بۆلۆنیە لەگەڵ ئەوەی لە ئەوی مامۆستا شارەزابی ئەمە ڕێبەرێکمان دروست کردیەوە خەریکە تەواوی یعنی تەمەنا دەکەین لەو چەند ڕۆژەی تەواوبی بە ناوی ڕێبەری جێبەجێکردنی پرۆسەی بۆلۆنیا لە زانکۆی سەلاحەدین هەرچی دەتەوێت بە تایبەتی ئەو بەشانەی کە پێویستە بزاندرێت بۆ نمونە لە بەشی یەکەم ئەوەی کە گرنگە ئەمە بیزانین لە بەشی یەکەم پرۆسەی بۆلۆنیا چیە لە بەشی دووەم ڕۆڵی مامۆستاتیە ڕۆڵی بەشەکان چیە ڕۆڵی با بڵێن لیژنەی ئیمتیحانی چیە لە ئەخیرەکەشی ئەوەی کە پێمان گرنگە تەنها لە بۆ مامۆستای نەبی بریتە لە قوتابی ڕۆڵی قوتابی لەنا ئەو پرۆسەی چیە الحەمدلله ئەوانەمان هەمووی تەواو کردیە جگە لەوانە ئێستا حتا لە بۆ دڵنیایی زۆریش بە هەمان شێواز شتێکی ئەو هەمان دروست کردێ لە ناو دڵنیایی زۆری زانکۆی لەوەی دیاربی با بڵێن مامۆستا بزانی چۆن بۆلۆنیا جێبەجێ دەکردێ و منهەجی ئەو با بڵێن هەموو بەشەکان لێرە سیستەمەکانمان ئەوها دانای ئەوها دامان ڕێشتێ لە ناو دڵنیایی زۆری چکە گوتمان کوالیتی ئەشورانس بەشی ئەساسی ئەوەیە بۆلۆنیا پرۆسێسە هەموو ئیڤێنتەکان هەموو ئەوانەی کە پێویستە مامۆستا و تەڵەبە بیزانی لە بۆلۆنیا پرۆسێس و ستودنت سنتەر و لێرنینگ ئاوتکەم و منهەجی بۆ نمونە ئێستا بڕۆ ناوێ ئەوە ئیشی لەسەر دەکەین بە بەردەوامی منهەجی زانکۆی هەموو زانکۆی سەلاحەدین منهەجەکە لێرە بەردەستە مادەرجەکەش بە شێوازی بۆلۆنیادا ڕێژرایە هەر تەڵەبەکە هەر داک و بابەکە هەر مامۆستایەک لە ناو پاش ئەگەر بیەوێ زۆر بە ئاسانی دەتوانانی هەموو منهەجەکان بۆ نمونە بڕۆ سەر منهەجی بەشی فیزیای دەرە دوو بەشی ئەوە جەنەرال فیزیکس ئەوە ئیسیتیئسەکانە ئەوە زۆری با بڵێن دەرسەکانە ئەو دەرسانە شێوازەکە هەمووی لێرە هەیە دکتۆر جان ببوورا من زۆر بە سەریعی قسەم کرد ئەو بابەت زۆر باش بوو گرنگە ئەو سلایدانە بەدەستمان بگا ئەگەر دوای هیچ تەغیری تێدانەکەی بۆی بوو بەشداربوان بینێرین ئێستا هەندێک پرسیار کرایە لە چات هەندێک پرسیاریش کرایە لە یوتیوب چونکە بەڕاستی زوومەکە جێی 300 کەسی دەبەوە بەس ماشەڵڵا نزیکەی 498 کەس ناو شتی خۆمای تۆمار کردبوو لەبەرەوە نائیلات چوینە لایڤی زندی یوتیوبەکە لەوێش هەندێک کۆمنت و هەندێک پرسیار هاتیە لەگەڵ ئەو بەرەزانەی کە دەیانەوێت قسە بکەن دەستیان بەرز بکەنەوە تکایە ڕەچاوی کات بکەن هەروەها کات بە برادەرەکانتان بدەن و پەیوەستیش بێ بەو بابەتە ئایا دەرفەتە ئایا ئالنگاریە هاتە پێشت چۆن چارەسەر بکەیت یان ئەزمونێکی خۆتە کە دەتەوێت سەرکەوتوو بە تێدا باز بکەیت دووبارە زۆر سپاس کاک دکتۆر بەڕاستی باست لە دوو ئالنگاری سەرەکی کرد کە ئەوە گرنگە زانکۆکان بیری لێ بکەنەوە ئەویش زەمینە سازی کردن کە پێش ئەوەی شتێک هەر پرۆسەیە گەوجە بۆڵۆنایە یان هەر شتێکی ترە ئێڵمێسە جێبەجێ دەکرێت پێویستی بە ئامادەکاریە ئامادەکاری هەم لە ڕووی ژێرخانەوە هەم لە ڕووی ڕاهێنانیشەوە ڕاهێنان بە مامۆستایان ڕاهێنان بە ستافی لیژنەکانی تاقیکردنەوە بە تۆمار بەوانەی کە معنینە بەڕاستی مامۆستا سازان جەمیل دەڵێ دوای دەستخۆشی باسی وەرکلۆدت کرد دکتۆر وەرکلۆد گوتمان کاتژمێری ئەکتیڤ و چالاک و ناچالاکەیە بەڕاستی کێشەیەک ڕەنگە لە ناچالاکەکە هەبی چالاکەکە دیارە بەڵام دەڵێ ناچالاکەکە سەعاتەکانی چۆن هەژمار دەکرێن لەقاعی دکتۆر جان لە قاعی چەند سعاتی هەیە لە قاعی بۆ نمونە لایەمە 14 سعات عفو 14 ڕۆژدان درایە لە بۆ دەرسی یعنی 14 هەفتە لە 14 هەفتەی ئەو تەڵەبەیە پێویستە کە دەرسەکە بەتەنێ نەزەڕیبی 14 سعاتی وجودی هەبی وەنیە ئەگەر عمەلیشی لەگەردابی مختبەرەکەش حساب دەکردرێ ئەوانە پێی دەگوترێت با بڵێن فێس تو فێس یان کلاس ئەوەکەی دیکە وەرکلۆدە لە غەیری کلاس و مختبەر ینی ناو قاع و مختبەر ئەوانە بەخۆی هەوڵ دەدا ئەو تەڵەبەک سعاتێک هەڵ دەدا تەڵەبەش کە 5 سعات هەوڵ دەدا پێوەری ئەوە دەبی ئەوەی بپێوی
زۆر باش بەس ئەوەکانی دیکە لە قەناعی ئەو تەڵەبەتەکان ئامادە دەبی. بەڵام دەستت خۆشبی زۆر سپاس. مامۆستا شەهێن دەڵێ بەپێی ئەزمموی خۆم زیاتر ئەوەی گرفتە لە بەردەم ئەو پرۆسەیە ئەو مامۆستایانە کە خولی پێداگۆجی نوێیان نەدیتە، چونکە ئێستاش بە سیستەمی بەلزەمە دەڕۆن، هەرچەندەوە گشتاندنی تێدایە، بەڵام نابی بە گشتی قسە بکەین، بەڵام بەشێکی تەواوە پێرخوازی ئێستاش حەزی لە شتی حازرە. قۆناغی یەک ڕەنگە چونکە نوێن هێشتان لێرانهاتون ڕەنگە بتوانانی بە ئاسانتر لەسەریان جێبەجێ بکرێت، بەڵام ئەوانەی کە خبرایان پەیدا کردێ لەسەر مەلزەمە لێ ڕاهاتون ڕەنگە تۆزێک ئەستەم بی. هەرە و کۆمنتەی هەبوو لەوێدا. ئەگەر هەندێک ئەوانە وەردەگرن کە دەستیان بەرز کردێتەوە، مامۆستا حەمەد ئەمین، مامۆستا حەمەد فەرموو. مامۆستا حەمەد سڵاو ڕێز کاکتۆر، شەوتان باش. سڵاو لەجەنابەت فەرموو. سڵاو بۆ کاکتۆر عەباس. هەیە کاکتۆر عەباس، بەڕاستی مع الأسف هەندێک لە مامۆستایانمان لە بەشەکانی زانستە مرۆڤایەکان وا گومان دەبن کە قوتابی لەو بەشانە بەتایبەت مەسەلەن کۆلێژ زانستە ئیسلامیەکانە بەشی زمانی کوردیە عەرەبیە، بەشەکانی کە بە کوردی و بە عەرەبیە، ئەو قوتابیانە ئێمە ناتوانن ئەکتیڤیتی و هیچ شتێکیان لەگەڵا بکەین، مەسەلەن نەظەریەی فلیپت کلاس ڕووم یاخود پرۆبلم بیست کلاس ڕووم، یاخود ئەوتانی کویزێکیان بە کاهوت پێ بکەین، یاخود لە پاتلێت شتێکی زۆرانیان بۆ بکەین، پێیان وایە ئەو شتە قورسە و ئەستەمە. حەزم لێ هەندێک ڕاوسەرنجی خۆت بەتایبەت لەسەر ئەو بەشانە بخەیتە ڕوو. دەستت خۆش بێ مامۆستا، دەستت خۆش بێ. زۆر سپاس مامۆستا حەمەد کە لەگەڵمان بووی. دکتۆر سێ-چار پرسیار وەردەگرم ئەو جەبەیەکەوە وەڵامیان دەدەیەوە. زۆر باشە. ئەوەی پرسیاری خۆی کرد دەستی بێنتە خوارێت تا ئەوانی تر دەرکەون. مامۆستا ڕازا و ڕزگار، مامۆستا ڕازا و ڕزگار فەرموو مامۆستا. مایکەکە بکەوە دووبارە ببورە. بەڵێ مامۆستا. ئەو کاتتان باش، دەستخۆشیم بۆ ئەکادمیای مێگامایند و هەروە بەڕێز دکتۆر عەباس. بە خۆشحاڵیەوە لە ڕاوندی پێنجەمی سەنتەری پێداگۆجی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرێکێک بووم لە قوتابیەکانی بەڕێزیان و سوودێکی زۆریشمان وەرگرت و ویستم هەندێک وەکو ئاڵنگاری لە زانکۆی پۆلیتەکنیک کە تقریبەن ئەگەر هەڵەن دەبم 6 بۆ 7 ساڵە بۆڵۆناکە تەطبیق دەکەین. بەڕاستی ئاڵنگاریەکی زۆر هەیە لە بەردەم جێبەجێکردنی بۆڵۆنا پرۆسێس. وەکو مامۆستا بەرزێکە پێشی من باسی کرد، دەکرێت مامۆستا کە خولەکانی پێداگۆجی دیوە ئەکتیڤیتەکانی کە لەوێوەری دەگرین بیگونجێنی لەگەڵ اختصاساتی خۆمان. یعنی یەک لەو ئەکتیڤیتیانی کە مامۆستاکانی پێداگۆجی بە قوتابیەکانی دەکەنەوە نووسینی لێرنینگ دایریە وەکو پرۆجێکت لە بۆ هەر مۆدیڵێک. فأود دەکرێت مثلا لە اختصاسێکی زانستە مرۆڤایەتیەکان کە تەطبیق دەکرێت زۆر ئاساییە لە پسپۆریەکی تر وەکو ژمێریاری کە خۆم ئیستیفادەم کردی و تەطبیقم کردووە، ینی لەسەر قوتابیەکانی خۆم و فیدباکم وەرگرتەوە کە قوتابیەکانم زۆر ئیستیفادەیان کردیە. بەڵام لەگەڵ ئەوەش کە کاک دکتۆر عەباس باسی ئەوەی کرد کە بۆڵۆنا پرۆسێس ستودنت سنتەرە تەرکیز لەسەر قوتابی دەکرێت، بەڵام بەداخەوە کە قوتابیانمان زۆری بە سوء ئیستیفادە لە تووڵەکانی AI دەکەن. ئەمن وەکو خۆم دەتانم بڵێم ئێستا بۆڵۆنا بوویتە AI سنتەر. بەڕاستی ینی ئەگەر تاسکێک دەدەینە قوتابی زۆر بە ئاسانی لە هەر توولێک لە تووڵەکانی AI داوای لێ دەکە کە ئەو تاسکێ بۆ ئامادەکە بەبێ ئەوەی کە بیخینیتەوە. فلێرە وەکو ئاڵنگاری و چارەسەری شەیەکیت مامۆستا کە داوای ئەو تاسکەی دەکات دەزانین AI بەکاردێ دەکرێت پێی بڵێ بەدەست هاندڕایتینگ لەم بنووسەوە بهینە، نەک هەر کۆپی پێستی بکاو بهینە لە ئەسنای نووسینەوە بەدەست ئەو تەڵەبێ ئەگەر 2 کەلیمەش بنووسیتەوە ینی ئەکید ینی بەرکەوتەی دەبی لەگەڵ کەریمەکان. بەڵام ئاڵنگاری بۆی زۆر کات نەگرم لە مامۆستانی بەڕێزی تریش 2 نقطەی ترۆکو ئاڵنگاری دەبینم. بوونی پشووی زۆر بەڕاستی لەگەڵ BA ئەو BA کە لە هەرێمی کوردستان هەمانە بەعام ئەو پشوە زۆرانی کە هەیە ڕێگە بە مامۆستا نادە کە ئەکتیڤیتیەکان بە قوتابیان بکات چالاکی زۆری هەبێت. یعنی لوبی مۆزوع و بابەتەکە و عەلیمەکە ناهێری، یعنی پشوەکان ناهێری کە بابەتەکە بگاتە قوتابیان لەبەر زۆری بوونی دەستت خۆش بێ مامۆستا ڕازا و دەست چاوت خۆش بێ. نقطەم کار دکتۆر ئەگەر کات هەبی لەی کاک دکتۆر عەباس باسی ئەوەی کرد کوالیتی ئەشورانس، یعنی بۆڵۆنا پرۆسێس تەرکیزەکە لەگەڵ کوالیتی ئەشورانس. مەسەلەی فیدباکە
بەڕاستی کە فیدباکیش لەناو کوالتی ئەشورانس یعنی جێگای بوویتەوە زۆر لە مامۆستاکان بەڕاستی ینی ئەوەی کە دێ زەبتی قوتابی بکە بەو زمانە خۆمان برێن کە مامۆستا جدی بێت لەگەڵ قوتابی لە ئەخیری دەبینین کە قوتابی ئەو مامۆستای ناوێت کە جدیە لەگەڵی دەرەجەیەکی کەمی پێدەدا. دەست خۆش مامۆستا رازا دەست چاوت خۆش بگەیشت پەیامەکەت گەیشت زۆر سپاس دەست چاوت خۆش بێ کاکتۆر ئەگەر ئەوانە جواب دەیەوە ئەو دوای ئەوانی تر وەردەگرین سپاس. وڵای دکتۆرەوەی کە باسی ئاڵنگاری دەکا منش عینە ڕئیم هەیە خۆ منش مامۆستامە لەو زانکۆیانەی کوردستان دەزانمەوەیە بەڵام ئەوەی کە کێشەیە من بە چاوی خۆم دەیبینم بە حکمی ئەو چەند ساڵێک کە لە پێداگۆژیمەوە ئەو ساڵەکەش کە لە دڵنیای زۆری زانکۆی سەلاحەدین بوومە بەڕاستی یەک لە کێشە هەرە گەورەکان ئەپدێت نەبوونەوەی مامۆستایە ینی مامۆستا پێویستە بە معدلی خۆی ئەپدێت کاتەوە هەرچەندە ئەمە ناحەقیشی ناگرین ینی چەندین شت هەیە کە لەوانەیە بڵێ هۆکاربی بەڵام دکتۆر ئەپدێت بوونەوەی مامۆستای هۆکارێکی سەرەکیە لەبەر ئەو سەبەبەش بوو ئەمە فکرمان کردەوە چ بکەین کە شتێکی بکەین مامۆستا وەکو دەڵێ ئیستفادە لەمە بکە دوو ڕێبەرمان دروست کرد ڕێبەرێکیان لە بۆ بۆلۆنیا ڕێبەرێکیشیان لە بۆ دڵنیایی زۆری حەزم لێ بوو لەسەر ئەو قسەی ئەو مامۆستا بەڕێزەی کە باسی وەی کرد بەڵێ ئێستا ئەمە ڕێبەرێکمان دروست کرد لێ بە ناوی ڕێبەری با بڵێن بۆ دڵنیایی زۆری لێرە زۆر شت هەیە کە پێشتر با بڵێن ئاڵنگار بووە ئێستا ئەمە ئەو کێشانەمان نەهێشتێ دکتۆر جانەگەلێتان دیاربی لێرە بە نمونە بڵاو بڵاو نەکرایەوە ڕێبەرە دکتۆر خێرجان بڵاو نەکرایەوە لەوانەیە لەو هەفتەی ئەوان بڵاو ئەگەر بڵاو کراوە لینکەکەمان لە بۆ بنێریە تا ئەمەش لەگەڵ جەماعەت شێری نەکرایەوە بڵام ئەو هەفتەی ئەمەوە تەواو دەکەین یەک لەو بابەتانەی کە بەڕاستی کێشە بووە بە هەموو کاتێک کێشە بووە مەوزوعی قوتابیان بووە کە خوێندکاران قوتابیان با بڵێن لە بۆ هەردوو لای قوتابیان بەڕاستی ئەو خاڵانەی کە دانرا بوو خاڵەکانی بە شێوازێک بوو تەڵەبەکە دەیتوانی وەکو بڵێ ئینتقامێک لە مامۆستای بکاتەوە الحەمدوللا ئەمە ساڵەکە لە سەلاحەدین بۆردێکماندانە لە جیاتەوەی ئەوەکان تاکە کەس بێەوە بە خۆشحاڵی مامۆستادەوانش لێرەیە ئەو بۆردە بڕیاریدا کە ئەو پرسیارانەی کە هی لە بۆ تەڵەبەیە بەڕاستی ئاوت دەیت بوون ینی زۆر قەدیم بوو نیز عیلاقەی بە بۆڵۆنایدانە بوو نەباسی لێرنێک ئاوتکەمی دەکرد نەباسی ئۆثنتیک لێرننگ و بازار و شتانی دەکرد هەموو شتانەمان ئەپدێت کردەوە ئێستا لێرە هیوەی نییە تەڵەبە ئینتقام لە مامۆستای بکات طبعاً ئەمە دووبارە بە خۆشحاڵیەوە زانکۆی سەلاحەدین دیسان هەرچی شتێک کە کردرایە هەمومان کردیتە ئەلکترۆنی ستودنت فیدباک لە بۆ یەکەمین جار لە زانکۆی سەلاحەدین لە بۆ هەموو زانکۆی سەلاحەدین ستودنت فیدباک کردرایە موحەد کردرا دکتۆر هە لە بۆ زانیاریت بەس ساڵی پارە کە 1,110,000 فیدباکمان لە تەڵەبان وەرگرتیە خەڵکێکی زۆر با بڵێن بە تایبەتی لەو فیدباکەی یعنی ڕازی بووە ئێستا ئەمە با بڵێن پرسیارەکانیشمان گۆڕیە خۆشبەختانە ئەوەی کە ڕۆلی هەبووە لەو گۆڕینی با بڵێن ئەو بابەتانە لە بۆ ئەلکترۆنی زۆربەی هەر زۆریان تەڵەبەکان بەخۆیان بوونە یعنی ئەمە پشتمان بەستی بە تەڵەبەکان بەخۆیان لەو بابەتەی وزایدەن بۆردی دڵنیایی زۆری لەسەرەوەی هەمووشیان مامۆستا هەردەوان ئێستا بە شێوازێک ئەمە ینی باڵێن ژنگەکەمان ڕەخساندیە لە بۆ دڵنیایی زۆری ئاڵنگاریەکان ستێ بەستێ مامۆستا فێر دەبی خۆشیان هەر بەخۆی ئەوە هەیە کاتەکە تو کێشەکە دێتە پێشێ بەڵێ من نازانم چێ لێرە لەگەرماندا لە مامۆستانی پێداگۆجی بەڵام ڕاوندی یەکەم بڕوا بکە بە خۆمان دەچینە ژۆری ئەوە دەستمان دەلەرزین دەمان زین چ بڵێن الحەمدوللا ئێستا پاش ئەو ساڵی خبرەمان پەیدا کردێ تاکید چەند ساڵێکی دیکە کێشەی بۆلۆنیا کەمتر دەبتەوە ئەو مشکلانە نامینێ زۆر باشە دەستت خۆشبی پرسیار هاتیە پرسیارێکی بەسیتە بەڵام جواب بدرێتەوە دەڵێ بەپێی ئەو سیستەمە تەڵەبە دەتوانی لە زانکۆیەک بە زانکۆیەک زۆر بە ئاسانتر بگواستەوە وانێت چکە ئەگەر ئەوها مەسەلەی زۆر ئاسانکارەکانی جێبەجێکردنی ئەوەیە ینی کە کێشە دروست نەبی لە بۆ گواستنەوە قوتابیان ڕاست زۆر باشە مامۆستا شیرین شادە سلام علیکم باشن مامۆستا دکتۆر دەستان خۆشبی هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا زۆر نامێ ئەوەی بکەم بەس ئەوەکم هەبوو دەستان خۆش بێ من هەر بەخۆشم لە پێداگۆجی تەڵەبەی بەڕێستان بوومە دکتۆر بە نسبەتی ئەوەی کە باسی زۆر بەرنامەمان کرد هەر بەخۆشمان تەطبیقمان کرد لە وەختی پێداگۆجی وەردپرێسە پرێزە بەس یەک شتم هەیە دەمویست برێ مەسەرەن ئەوانە خۆشە بەکاربینین ئەگە ئینتەرنێت هەبی لە کۆلێژ ئەوە یەک دووەمینیش ئینشاءالله ئەگەر لە داهاتوو ئەوە هەوڵ دەدەین هەوا پێشکەوین الحەمدلله
ئینشاءڵڵا ئەگەر ئەتەرنێتیش جێبەجێبوو لە بۆ کۆلێژەکان پێم خۆش بابەتە لە مەرحەلەکەکان کە دەخینن بەشی بابەتی کۆمپیوتەرە پێم خۆشە لە بابەتی کۆمپیوتەر ئەو بەرنامانە بخینن تەڵەبەکان تاوەکو زانیاری وەرگرن بتانن بەکار بینن لەگەر مامۆستا نەک مامۆستا وەختی بڕوا یەکەم جار ئەوانە فێر نازانی هەتا وەختی دەڕوا ئەو دێتە سەرخەت ئەو نایەتن ئەمە زۆر جار ئەو کێشەمان هەیە لەگەر تەڵەبەکان ئێستا من بەخۆم زۆر جار ئەم بەخۆم تیچنگ میثۆدم تەڕایق تەدریسم یەک لە بابەتەکانم هەڵبژاردێ بابەتی ئەلکترۆنی ئۆنلاین فێریان دەکەم ئۆنلاین تیا ئەلکترۆنی تێک و بەشدار بن و شێری بکەن بابەتی خۆیان زۆر جار داخل دەبن مامۆستا نازانم مامۆستا کو داخل بن مامۆستا کو ئەوەی کەم یعنی زۆر کێشەیان هەیە ئەمن دەزانم لە سەفی هەفتەوە تەڵەبەکان کۆمپیوتەر دەخینن یعنی سەرەتایەکان دەخینن پێم خۆشە یعنی منهەجی کۆمپیوتەر بگۆدرێ هەندێک لەو بابەتانە بەرنامانە دابدرێ ئەوە ڕای منە هەندێک لەو بەرنامەدا حتا ئیجباری بیتن لە بۆیان پێم خۆشە زۆر سپاس مەمنون سپاس بە سپاسەوە دکتۆر هەردەوانیشمان لەگەڵە دکتۆر هەردەوان فەرموو ئەو کاتتان باش دەستخۆشی بۆ مێگامایند و برای بەڕێزم دکتۆر عەباس بەڕاستی سەرنجی زۆر نایابی پێشکەش کرد ڕاستی من شتێکم نییە بیڵم تەنها یەک ئیزافەی بەسیط بۆ سەرنجەکانی دکتۆر عەباس کە پێم وایە پێکەوە باشتری ئەتوانین خزمەت بە زانکۆ و بە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسس بکەین بەڕاستی ئەوەی کە من لەو ماوەی ئیشکردنمان زانکۆ چ لە دڵنیایی جۆری چ لە بۆڵۆنیا پرۆسس و چوەکو مامۆستایەکی زانکۆ کە خۆم لە کولێیادا بم ئەوەی کە ئێستا ئاڵنگاری سەرەکیە لە مۆزوعی بۆڵۆنیا پرۆسسە بەدەر لەو شتانەی کە دکتۆر عەباس ڕوونی کردەوە بریتە لە دیاریکردنی وەرکلۆدەکان بۆ هەر دەرسێک بەڕاستی ئێستا ئەوەی کە من بەدیم کردووە لە چوارچێەوەی ئەو ماوەی کەوا ئیشم کردووە لەگەڵ دکتۆر عەباس و پێشتریش کە هەر لە ناو بۆڵۆنیا ئەوانە ئیشم کردووە شتێکی خراپ لای مامۆستایان تێگەیشتێکی خراپ دروست بووە کە ئەویش ئەوەیە خەریکە وەرکلۆدەکان یونیفۆرمەکرێ یعنی مەسەلەن بۆ نمونە ئەو وەرکلۆدانەی بۆ دەرسی با بڵێن ئابووری میدیا داوا کراوە هەمان وەرکلۆد بۆ دەرسی ئەکادمیک سکیڵ و هەمان وەرکلۆد بۆ دەرسی با بڵێن گرامەر و بۆ هەمویان سیرەکەی تقریبن وەرکلۆدەکان خەریکە بێتە شتێکی موحەد کە ئەمە بەڕاستی گرفتی سەرەکیە لە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسس و ستودنت سەرەتاکردن چونکە وەرکلۆد ئەبێت لەسەر بنەمای لێرنین ئاوتکەمی ئەو بابەتەدا بنرێ یعنی مەسەلەن دەرسی وایە پێویستی بە وەرکلۆدێکە تۆ سکیڵی کۆمۆنیکیشنی تەلەبەکە بەرزکەیتەوە دەرسی وایە پێویستی بە پرزنتیشن و سکیڵی سیمینارەدا بنرێ بۆیە پێم باشە ئەگەر کاکتۆر عەباس بەڕاستی وەکو ئامادەسازیەک بۆ ئەم بابەتە ئەگەر شێوازێکی متابعەکردن و ئۆدتینگ دابنێ بۆ ئەوەی کە لە ڕێگەی دڵنیایی جۆری کۆلێژ و بەشەکانەوە بێ کە بەرچاوڕوونی پێویست بدرێ بە مامۆستایان تاوەکو بتوانن وەرکلۆدەکان لەسەر بنەمای لێرنین ئاوتکەمی دەرسەکان دابنێ و دووبارە دەستان خۆش زۆر سپاس کاکتۆر کە لەگەڵمان بووی سپاس دکتۆر دکتۆر عەباس پرسیارێک مامۆستا ئەوین دووجارە دەپرسی دەڵێ ئەگەر تەڵەبەیەک مۆدیول درۆپ بکە ئایا کۆشەکەی سفر دەبی کاتێک ساڵی دادێ وەردەگیرێتەوە کە درۆپ دەبی سفر دەبی بەڵێ کە مامۆستاوین جوابەکەت وەرگرت بخینەوە ئەوم خیندەوە دکتۆر جانە بەسەریعیت خوا مامۆستا زۆر پێشنیارێکی زۆر باشی کرد مامۆستا شیرین کە من لەکنی خۆم نووسیتمە من دەزانم لێرە بەتەنها مامۆستانی زانکۆی لەبەرەوەی هەموو کوردستانە ئەمن تەئکید دەکەمەوە کە ئەوە لەو هەفتەی ڕائیشی لەسەر دەکەین بە نسبەتەوەی کە مامۆستا هەردەوان گوتی طبعا مامۆستا هەردەوان ماشەڵڵا لە خۆی لە خیبرەی لە ئیشکردنی لە هەر جێیەکبی ئەو جێ مرتاح دەبی مامۆستا هەردەوانی تێدابی تعریفکردنی وەرکلۆدەکان وەڵی وابزان بەس ئەو تاکە بابەتەکەن لە دڵنیایی جۆری نەیکەینە پۆرتەل ئیشاڵڵا مامۆستا هەردەوان پێکەوە ئیش لەسەرەوەش دەکەین کە وەرکلۆدەکان تعریفکەین و هەموو باشەکە لە خۆی بزانین وەرکلۆدەک اختیار دەکات لە سیستەمەکەی وابزانم لە LMSیش ئیستا هەیە غەڵەت نەبم لە LMSی وەزارەت کە داینایە LMS زانکۆ ئەو شتێک تێدایە زۆر باشە مامۆستا فێنک دەڵێ لە ڕووی ژینگەییەوە چ کراوە لە بۆ قوتابیان هەتا حەز بکەن لەوانەکان بەشدار بن و سنتەر بن هەست نەکەن لە ژێر چاڵاکیدان ئەوەی من بەدەرە دکتۆر مەبەستی ئەوە بوو ینی بەس
مەبەستی وەیە ژێرخانەکە دەبی زەمینە سازی لە بۆ بکات لەوانەیە کولێ جیاواز ئەکید زانکۆی جیاواز لێرە بیارێکە لە خۆی وەڵامی خۆی ڕاست بەگشتی مەجموعەیەک پرسیاری تر هاتیە مامۆستا ئاگرین دەڵێ ئەم ئالنگاریانە چارەسەریان چییە زۆری ڕێژەی قوتابیان باست کرد بەڵام گرنگە دکتۆر سەنگەریش باسیەوەی کرد بوو بیرکردنەوەی مامۆستاش بگۆڕێ بەرەواش بکرێتەوە نەک هەر پۆلەکەمان بەرەواش بکەینەوە کەمی کات هەندێک جار نەبوونی ئینتەرنێت هەندێک زاریش نزمی کارامەی قوتابیان ئەوانە ئالنگارین بەڕاستی نازانم دەڵێ چۆن چارەسەریان بکەین والله دکتۆرە تو بابەتێکی زۆر باشەوە لەوانەیەوە چەندین زارە ئەمە پێکەوە بین یعنی من وەکو ئەمانەتە ئەخلاقیان کە لە پێداگۆجیمە لە هەموو شوێنێک ئەو قسەی باس کردیە هەر کەسە کە لێرەیە زۆر گرنگە مادەم بۆ مامۆستای جامیعە ئەو کتێبەی بخینتەوە ئەو کتێبە بە ناوی Empires of Ideas Creating the Modern University from Germany to America to China ئەمن ئەو پرسیارەم خیندەوە دکتۆر تەمەشای کۆمنتەکانم کرد سەچی زۆر ڕاستە ماینسێتی مامۆستایی لە هەموو قسانە مهمترە کە پرسیاری لێکردرا ڕاست دەستت خۆشبی مامۆستا سەرهەد فەرموو ببورە من ئەگەر نەنووسرابی دکتۆر و ئەوانە ناسناوەکان نازانم بەڵام هەر بە ناوی خۆت بانگ دەکەم مامۆستا فەرموو سڵاوتان لێبێ دەست خۆشیمانەیە بۆ سافی ئەکادیمیا زۆر سپاس دکتۆر عەباس دکتۆر سەرهەدن لە زانکۆی کۆیە دکتۆر جان وڵای یەک بابەتە بوتەوە بابەتی ئاڵنگاریەکانمان هەمووی باس کرد کە گرنگترینیانەوەیە کە ستودنت سنتەر بێت چۆن وای لێ بکەین ستودنت بکەین بە سنتەر کە ئەمەیان لە زۆربەی کلاسەکانی زانکۆکانی کوردستان بۆ بزانم گونجاو نیەوە سەرکەوتوو نەبووە تا ئێستا بەڵام ئیشی لەسەرەکە دڵنیام پرۆسەکە تۆزێک کاتەبە بەڵام خاڵێک کە بوو کە من حەزم کرد باسی بکەین مەسەلەی ستودنت دڕۆپ لە پێوازی بۆلۆنیایە ستودنت دڕۆپ و لە LMS زانکۆ سیستەمیشە کە ئێستا دانراوە دوو خوێنەوەی جیاوازی پێ لە LMS ئەگەر تەلەبەکە مامۆستا لە 14 لە 15 کەمتری هێنا مامۆستاکە دڕۆپیەکە ئەگەر لە 15 زیاتری بۆ تەلەبە توانی خۆی ویدرۆکە نەک دڕۆپکە نازانم بیرکردنەوەی ئێوە چۆنە ئایا ئێمە تەلەبەکانمان لە 15 کەمتر ئۆتۆماتیکی دڕۆپە بن ئەی تەلەبەیەکە لە 15 زیاتری بێنێ خۆی دەتوانێت دڕۆپ بکات کە ئەمەشیان تۆزێ ینی پرۆسەکە ئالۆسترەکە لێبە نازانم چۆن لی پێگەیت والله مامۆستا دکتۆر سەرهەد بەڵێ دکتۆر بادراوی دکتۆر سەرهەد جان نەک لەو بابەتەی ویزدرۆ و درۆپ و ئەو شتانە لە چەندی بابەتی دیکە بەڕاستی ئەمە کۆمنتمان هەیە لەسەر ئەو بۆلۆنیا پرۆسێسەی بینی مامۆستایەک لێرە نووسی بووی کە ئەنگۆ باسی بۆلۆنی پرۆسێس بکەن لە کوردستان ناوکو لە فنلەندا هەر هەمان ئەو بابەتەی کە تو ئێستا مناقەشەی دەکەی یعنی ئێستا بۆلۆنی پرۆسێس بە کوردی کردرایە واضح ئەوەی کە لێرە هەیە بۆلۆنە پرۆسێسێکی کوردیە نەک ئەوەی کە لە ئیتحادی ئەوروپی ئیقراری لەسەر کردرایە بابەتی ویدرۆ ئەوەی درۆپ بە خۆی سیستەم درۆپی دەکا ئەوە شتەکە گومانی تێدا نیە بەس بابەتی ویدرۆ ئایا تەڵەبەیمە لەو مستەوایە ئایا بیرکردنەوەی مامۆستایمە تەڵەبەیمە لەو ئاستەیدایە نەکار ویدرۆشتی دیکەشەیە بۆ نمونە ڕۆیشتن لە بۆ کولێکی دیکە لەوێ ئیمتیحان بکە ئەوانە مناقەشەی زۆری تێدا متأکدم 4-5 ساڵی دیکە هەندێک حەل دەبی بەڵام دووبارەی دەکەمەوە بۆلۆنیاکەیمە کوردیە دکتۆر سەرنجان دکتۆر سەرهەد زۆر سپاس بەڕێزی وڵای هەموو مشکلە گەورەکەمان ڕاست دەستت خۆش بێ زۆر سپاس کاک دکتۆر جەلال ئەحمەد تان لێبێ دکتۆر جان سلااو کاک دکتۆر فەرموو حواڵتان زۆر سپاس دەستان خۆش بێ وڵا سپاس بۆ کاکتۆر عەباسی بابەتەکە وەلەو من لە سەرەتاوە ئاگادار نەبووم لەبەرەوەی زەحمەت توانیم داخل بم بەڵام ئەوەندەی گوێم لێگرت کۆمەڵێک تەوەر باس کرا من هەندێک شتێ دووبارە ناکەمەوە بەڵام یەک دوو کۆمنتی خۆم و بە پێی نمونەش باسی دەکەم یەک لەوانە کاتی خۆی کە بەڕێز کاکتۆر یوسف گۆران لە سەردەمیەوە وەبزانم ئەو سیستەمە هێنرا یەکەم جار لە هەندێک زانکۆ تەطبیقکرا یەک لە خاڵەکان کە باسی دەکرد دەیگوت ئەو باشیەکانی ئەو سیستەمە ئەوەیە کە کاتێک قوتابیەک لە زانکۆیەک بێتە زانکۆیەکی دیکە کێشەکانی بۆ چارەسەرەکە ئاسانکاری بۆ دروستەکە بەڵام من نمونەیەکی حیتان بۆ باز دەکەم من کوڕەکەم بۆ خۆی لە زانکۆی گەرمیان کۆلێژی زانست بەشی CS بوو پارساڵ ئەو ساڵ نەقلم کردەوە بۆ زانکۆی هەوی بۆ کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر تابانێمە
تووشی کێشێکی زۆر بووین لەبەرەوە معلوماتمان نەبوو نەمانزانی بەو شێوەیە. ئێستا کوڕەکەم لە کۆرسێک 3 دەرس لە کۆرسێک 4 دەرس دەبی بخوێنیتەوە ئیجباری. یعنی پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو سیستەمە دوای ئەو هەموو ساڵە بەڕاستی نەیتوانیوە زانکۆکان و بەشەکان وا لێ بکاکە بێن ECTS دەرسەکانیان یەک بخەن. یعنی من کوڕەکەم دەرسێ لەوێ خوێندیتی لێرە دیسا دەبێ بخوێنیتەوە لەبەرەوەی ECTSەکە لەوێ کەمتر بووە لێرە. باشە ینی سیستەمێک چۆن سەرکەوتوو دەبێت کوا ئەو کێشەی کە بەڕێزیان دەیگۆ چارەسەری دەکات. بەڕاستی ئێستا من چەندین قوتابیم کانی بۆ معاملاتی کوڕەکەم چومێت چەندین قوتابیم دی هەبوو مەلەفەکەی هینا بووم ینی معلق ڕاوەستا بوو لە بەردەمی تۆمار نەی دەزانی چ بکات دەیگۆ بگەڕێمەوە وەرم ناگرن. ینی لێرە تووشی کێشە دەبم. بەڕاستی دکتۆر گیان یعنی من بە هەندێک هەڵوەستە لەسەر هەندێک خاڵ بکەین کاتی خۆی سیستەمی ساڵانەیان گۆڕ کردیانە کۆرسات دیسا گۆڕیانەوە کردیانەوە ساڵانە دیسا گرتیانەوە کۆرسات ئەو جارە کردیانەوە بۆلۆنیا پرۆسس لە ماوەیەکی زەمەنی زۆر کووردا گەرەت و بۆ میتۆدی خوێندن تەمەشاکەی 15-20 ساڵ بەڕاستی هەموو گۆڕانکاریە ئەوی بینە یعنی سەری لە مامۆستاش و لە قوتابیش و لە زانکۆ لە خەڵکی شێواندیە. ئەنجا یعنی تۆ کە سیستەمێک دێنی هێشتا مامۆستات بۆ ئامادە نەکردیە. یعنی بەڕاستی پێت بڵێم ئێستا ئێمە لە علومی ئینسانیان بخۆم اختصاصم کۆمەڵناسیە لە کۆلێژی ئادابم قوتابی ئێستا بە هەموو پێوەرێک هەوڵ نادا ناوێ بخوێنی. یعنی لەو سیستەمەدا دەڵێ قوتابی سنتەربی دکتۆر جان قوتابی هەیە لەبەرەوەی ئیشی نییە ئیش هاتیتە زانکۆی قوتابی هەیە لەبەرەوەی ئەو جەوە کۆمەڵایەتی لە دەرەوەی زانکۆ دەستی ناکەوی دێ لە زانکۆ دەستی کەوی. یعنی من قوتابی چۆم کەمە سنتەری قوتابی پێڵی ئەو کتێبە بخوێنەوە یعنی فیدباچی ئەو مامۆستایانەی کە جددین بڕۆ تەمەشا بکە ئەنجاوەرە لە بۆڵانە پرۆسس تۆ قوتابی ئەو جۆرە قوتابی کوردستان بکە سنتەری دەرزگوتنەوە دەبێ حاڵ چه حاڵ بیت. کاتجار لەگەر پرسیارێکی تری دیاریکراو هەیە بە هەمووی شتەکانمان گشتاندن نەکەین دکتۆر جان ناکرێت بەو شێوەیەش بڵێن هەر قوتابی بە گشتی باسی بکەین. ڕەنگە باش هەیە و خراپیشەیە لە ناو مامۆستایانی زانکۆش باش هەیە و خراپیشەیە. نانا بێگومان دکتۆر جان من لەبەرەوە باشتەکە بەڕاستی ئەگەر پرسیارێکی دیاریکرا ئەو نمونەی کوڕەکەی جنابەت زۆر تەواوە ئەگەر کاکتۆر شتێکی ترت هەیە فەرموو. پرسیارەکەی دیکەم ئەوەی کاکتۆر من ئەوەندەی تێبینیم کردیە ئەو سیستەما زیاتر بۆ ئەو کۆلێژ و ئەو بەشانەی کە بەڕاستی خوێندنیان بە ئینگلیزیە سەرکەوتوترە لە کوردستان بەڵام بۆ ئەو بەشانەی مەسەلەن کە خوێندنەکەیان بە زمانی کوردیان عەرەبیە بەڕاستی کێشە و ئاڵنگاری زۆر گەورەی بۆ مامۆستایان بۆ قوتابیان بۆ بەشەکان بۆ کۆلێژەکە دەمەوێت دکتۆر جان بۆمان ڕوون کاتەوە ئایەمە لەسەر ڕاستینیان هەڵەینە زۆر چاوت خۆش بێ. زۆر سپاس کاک دکتۆر جەلال زۆر سپاس. دکتۆر عەباس یەک پرسیاری تر هەبوو بە یەکەم کەس کە کردی مامۆستا حەمەد نامەشی ناردێتەوە خۆم نووسیتم دکتۆر جان جوابم وەرنەگرتی ئەگەر ئەوش جواب بدەیەوە پرسیاری تر وەردەگرین و کۆتایی پێدێن سەرچاو جوابی دەمایان تاوەڕێ یەکەم جارە دکتۆر جەلال دەستت خۆشبی بەڵێەوە کێشەی زۆر گەورەیە ئەمنیش قسەی خۆم تێدا کردیە ئەوە نییە مناتیمە لێرە سیمینارم کردێ دکتۆر هیمداد داوای لێ کردیمە کەم پرینسیپلەکانی بۆلۆنیا ڕێک بخەم مەرز نییە باسیم نەکردە ئەم لەگە کامیانم لەگە کامیان نیمە کەمادەم من پرزیێنتەرم دەبی محایدی بپارێزم وایە ئەوەی کە کۆمنتی خۆڵێ ئەو بابەتەی کە دکتۆر جەلال باسی دەکات زۆر ڕاستە کێشەی زۆر گەورەشە. ئەم پێشنیار دەکەم ئەگە دەنگمان بگاتە ئەنجومەنی وەزارەت ئەو جارە لە کۆبوونەوەی باس بکردرێ بڵێ چەندین تەڵەبەمان هەیە ساڵێکی لەو گۆڕێ لێ دەڕوا لەبەرەوەی تعریفی ئیسTSەکان لە زانکۆیەک لە بۆ زانکۆیەکی دیکە گۆڕاوە وەیە ئایا سەرۆک بەشە مامۆستایەکان تێناگەن لەوەی ئەو چەندی تەڵەبە ساڵی لێ ڕۆشتێ بەڵێ من تەئیدی دەکەم بە نسبەتی مامۆستا حەمەدی چکەم بەشێک لە کۆمنتەکان دەخین مامۆستا جان لە بینم بۆ وەڵا گوتم ئاشتیشبی ڕاستە دکتۆر هیمداد لەگەڵمان بۆ پێکەوە پارەکە ئەمە 11 ڕۆژ لەسەر یەکتری 11 وەرکشۆپمان کردیە لە بۆ بوارە مرۆڤایەتیەکان قسەکان ڕاستە بەڵێ بواری مرۆڤایەتی مامۆستا حەمەد تەکید وەکو علمیەکەی نییە هەندێک چالاکی هەیە لە بۆ علمیەکەی دەکرێت لە بۆ مرۆڤایەتەکەینە بەڵام ئەوەش نیشانەی ئەوە نییە بڵێ لە مرۆڤایەتەکان نییە نیشانەی ئەوەی نییە زۆر شت هەیە بە تایبەتی ئێستا لە ڕێگەی هاتووەڵەوە کە ئێستا وەختی نییە من باسیکەم زۆر شت هەیە دەتوانین ئەمە بەکاری بینین فکرەی زۆر باش دەداتێ وانە ئەو ڕێبەرێک کە ئەمە دامان نایە ئینشاڵڵە زۆری نمایە کە تەواو بۆ ڕێبەرەکە بڵاومان لە هەموو بوارەکان نمونەماندانە هەر ئەوەندەشمان پێدەکردرێ و مامۆستاش دەتوانێت لە خۆی بڕوا بگەڕێ
مامۆستا جان مامۆستا حەمەد و ئەو مامۆستایانش کە لێرەنە یەک لە تووڵە هەرە باشەکانی AI کە ئێستا زۆر باوە و چەندین بە هەزاران مامۆستا لە دنیاە بەکاری دەینی تووڵەکە کە پێدەگوترێ EduID بڕۆنا ئەو تووڵی پێی بڵێ ئەم لە بواری مرۆڤایەتیمە کە دەڕۆیە ناوێ بەس ئەوەکانم بدێ لەسەر ئەساسی ئەو لێرنینگ ئاوتکەمانە ئاکتیڤیتیەکانم دێ بزانێت دەداتێ یان ناداتێ هەیە لە بواری مرۆڤایەتیش دەکردرێ بەڵام ڕاستەوەکو و علمەکەی نیە. زۆر باشە دکتۆر ئەو بابەتانەی کە زیاتر مامۆستایەک دەیڵێتەوە ئایا هەمان کۆرس بووچیان هەیە تەکمیلە دەکەن یان هەریەکە کۆرس بووچی خۆی چکەوە یەکێک دەڵێ دەبینم دوو مامۆستا دەرسی دەڵێنەوە بەڵام هەریەکە کۆرس بووچی خۆی هەیە. ئوستاد جان بەخۆی لە بۆلۆنیا پێویستە لە هەر قاعەکی لەسی کەسی زیاتر تێدانەوە من نەویست بچمە ناوەوانە چکەوە دەزانانی یانێ لە پێداگۆجی لە ئەو کێشانە مناقەشە بۆ نمونە ئەگەر ئەمە کلاسێکمانەوی 6 کەسی تێدا هەبی ئەو کلاسە دەبی بکردرێتە دوو کلاسی CCE لۆ لەبەرەوەی ئاکتیڤیتیەکان لە 6 کەسی ناکرێ ئەمە ئێستا دەزانین زیاتر لە 100 لە کلاسێکی هەیە ئەمە ناچمە ناو درێژایی ئەو شتانە لێرنینگ ئاوتکەم مهمە نەک ئەوەی کە چی تێدایە ئەوەی کە لە بۆلۆنیا لێرنینگ ئاوتکەمەکەی بە چ ڕێگایەک بە دەرز بێ ئەو مامۆستاکە حوڕە بەڵام میمەکە ئەوەی ئەو لێرنینگ ئاوتکەمەمان بداتێ ئەوە هەدەفە ڕئیسەکەی لە بۆلۆنیای. دەستت خۆشبی دکتۆر هەڵمەتە لە هەڵمەت باعیس دەڵێ ئایا ناکرێ ئەو زاراوانە بە کوردێکی خاوێن و پەتی با بڵێن تەرجمە بکرێت کە زۆر زار مستەڵەحاتەکان هەزار کێشە دروست دەکەن بەڕاستی و پرسیاریەوە دەکات ئایا توێژینەوە کرایە یان ئامارێک لەبەر دەستە دوای ئەوەندە ساڵەی کە جێبەجێ کرایە لە ڕوانگەی قوتابی و مامۆستا و ئیدارەوە پێمان بڵێت چەند گرنگە یان ئەو بەرهەڵستی و ئالنگاریانە چین کە لادرابن یان چاکرابن. وڵی دکتۆر بەخۆم خەریکم بەڵام هیچ کە قسەی ناکەم ئەوەندە چەند توێژینەوەکمان لە بەردەستا و ئیشمان لەسەری کردیە ئینشاڵڵا بە زووتری کاتەواو دەبێ. دکتۆر قاسم فەوزی دەڵێ زۆربەی چالاکیەکان ئێستا بە ChatGPT داوا دەکەن و قوتابی ڕاستەوخۆ وەری دەگرێ و دەینێریتن ئەوەش یەک لە مشکلەکانە. مامۆستا ساڵح محەممەد زێباری لە دەستی بەرزکردەوە باویش قسە بکە. مامۆستا ساڵح شادان باش دەنگم باش زۆر سپاس بەڵێ دەنگ دێ فەرموو. زۆر سپاس بۆ دکتۆر عباس بەڕاستی دەستی خۆش بیت. طبعا من دكتور صالح لكوليج كشتكار صار بزون كل صلاح الدين لقال تيمي دكتور عباس لو انا زيد هذاك مسجل فريزي دستي خوش بيد والله طبعا بولونا بروسيس من خوش مواك لسري دخين شاندين ورشبهم كردوهم براسي بكو دكتور باسي تشتينا قال بس صالح قد صالو تركيا كتطبيق كالباج 10 صال او جا كسمينار رجلي كرابون لايك لبروفيسور كان او جا قلت ما قشتنا او كزاني ما بولونا بروسيس شيء استش بولونا بروسيس لا تركيا المعلومات بويت درجاك بوكرانوي موبيليتي لقال الاتحاد الاوروبي كاتون سياحات دوري هات اديوكيشن شوالي ادوا بويا جننجا ما راس الانغاري زورا كيشه زورا بلان كفرس كلا سرزان كان بلين بازار كاتاي ما نكرد هر قلي بكين وبلين تو دبي تطبيق بكين دبي بخوينا ولا سري دبي خمان ابديت كين من هذا وما بقول سر كاو دكتور اگر جانا ودوك والي دستت خوش به دكتور جان زور سپاس کە لەگەڵ مان بوو سپاس. پروگرامەکان ئابدێت کران لە زانکۆی سەلاح الدین یەک لە پێشنیارەکان ئەوە بوو کە دەرسەکان ECTS یان 6 بەو شوێ دەمدرێن. دکتۆر گیان خۆ ئەمە علەمە ئیستیفامان هەیە لەسەری لەبەرەوە دەرسەکە بە پێی وەیتەکەی خۆیان ناکرێت من بڵێم مادەکم هەیە 4 ساعتە 2 نظری 2 عملی 6 ECTS لەسەرە هم درسێکی دیکەشمە 2 ساعت نظری 2 عملی 3 ECTS لەسەرە بەڕاستی ئەمە ئێک لە کێشەکانی کەمە لە زانکۆی سەلاح الدین دەناڵین دەمانەوێت شتێکە بە موحدی لە سەرۆکاتی زانکۆ چۆن ئەوڕێ بەرەی کە جەنابتان ئێستا باسی دەکەن بە دەستخۆشی واکە بگاتە دەستمان کێشەکی دیکەش ئێلێکتیڤ ئەگەر مەجاڵم بدەن ئێلێکتیڤ دەبێ بۆڵۆنە دەبێت 125 تا 30 بیت کە دەکاتە تقریبا 6 ECTS لە 240 ECTS ام الکتیوانا كواتاي ما بيعلن نادين درسي سنوي بلان بلو اتجاهي معين طلبه دبت بون من الاختصاصات هذه الاختصاصات كان سب سبيشاليتي هي بويا ام بابلين كالين صادا حفتو بيس كورا
كواتا أو كورة دبيت كبري متطلبات الشهادة بكالوريوس أم طلبة بكر كهذا إلكتيف كواتا إلكتيفش جرينجا يعني من بيشنيارش فكر بكاتي خوي لا إلكتيف كان براستي هندك لو أنا كدكتور عباس بس كراو سكيل أنا communication skill entrepreneurship يعني innovation بابلين دهان مادة هيك استب بازاري كاروا ربطة كبرات بداخوناتنا لنا برنامجي زانكو كان فار بس خوشتان لگن دوباره هو دارم لسلوکاتی زانکو صلاح الدین انا بوهم ما بيت براسك بتان بتي لا اي سي تي اس كان آية شش سي بوجوره بيت او كما استفهام على سرا يعني بابي ويتك سي اتشوارا بينج شش بوي ورك لودو ان ستراكشر كي دابش بكينو دستان خوش بيت دەستان خۆش بی زۆر سپاس دکتۆر جان سپاس کە لەگەڵمان بووی کاک دکتۆر مامۆستا نەوزاد خدر دەڵێ ئایا وەرگرتنی خولی پێداگۆجی بەسە بۆ بوون بە مامۆستایەکی لێ هاتوو ئایا پێویست ناکە ئەو مامۆستایانە سوود لە پری سەرویسەکان سوود لە ئین سەرویس وەربگرن مامۆستای ئەزموندار ئەگەر هەیە میکانیزمەکە چۆن بێ باشە هەز ناکەنەوە هەماهەنگیان نییە مامۆستا زینە دەڵێ من لە پەروەردەی وەرزشیمە تا ئێستا ئینتەرنێت نییە ترێنینگ نییە لە بۆ مامۆستایان و قوتابیش لاپتۆپ و ئینتەرنێتی نییە چۆن دەتوانی ئەو سیستەمە جێبەجێ بکرێن دکتۆر پرسیارەکان زۆرن ئەگەر هەندێکیان جواب بدەیەوە مامۆستا بەناز مامە وەردەگرم ئاخر کەس کە دەستی بەرز کردەوە دوایی بەیەکەوە وەڵامیان بدەیە و سوپاست دەکەم مامۆستا بەناز فەرموو زۆر سپاس ئێوارەتان باش دەستی هەموو لە سەلامەت بی دەستی هەموو لایەکی خۆش بی ئەمن پرسیارێکم هەیە ئایا بەجێکردنی ئەو سیستەمی بۆلۆنیایی هیچ ئیسیفادە بەو تەڵەبانە دەگا کە لە دەرەوەی کوردستان دەخینن مەسەلەن پێویست بە سیستەمی ئەوە لە بۆ بەراوردکردنی شەهاد لێرە مەسەلەن دەبی بەنارگ ئەو شتەی بکەی ئەگەر ئەو سیستەمە جێبەجێ بکرێ هیچ ئاسانکاری بە تەڵەبەکانی دەرێ کوردستان دەگا یان کە لە کوردستانەوە دێنەوە لە دەری کوردستان دێنەوە بۆ تعادل شەهادە بەڵێ دەستت خۆش بی مامۆستا بەناز زۆر سپاس دکتۆر عەباس ئەگەر دەست پێ بکەی فەرموو بس خۆش بی وڵاهی ئەوانەی کە دکتۆر ساڵح گوتی دکتۆر جان ئەوانە پێشتریش مناقەشەمان کردیەوە و ئیشی لەسەر دەکەم سەراحەتەن ئەوەندەمان پێکردرایە من 9 مانگە لەوێن دەرم تقریبا زۆربەی بەشەکان بووی تا ئەلکترۆنی لە بۆی کێشەکان بەرچاو بیار کەسێک ببینی کۆمنتی خۆی لەسەر بدا ئەو مامۆستا بەڕێزە مامۆستا نەوزاد ئەم شتەکانی بدەخیندەوە وڵای پرسیارێکی زۆر جوانی کرد ناوەڵە بەتەنێ بە پێداگۆجی نابیە مامۆستایەکی باش ئەوە کە پێشتریش لەوانەی دکتۆریمداد ئەمە زۆر مناقەشەمان لەسەر کردبی زانکۆ پێویستە بە بەردەوامی خولی ڕاهێنانی هەبی نەک لە یەک بوارش لە هەموو بواری يعني ئەوەی کە مامۆستای زانکۆشە تعریفی مامۆستای زانکۆ ئەو کەسێک کە بە بەردەوامی خۆی ئەبدێت دەکاتەوە یعنی ئەوجە خولی ئۆنلاین خولی نازانچێ بە هەر حاڵ ئێستا ئەمە دووبارە مامۆستا هەردەوان لێرەیە خۆشبەختانە هەستاینە پێوەرەکانی دڵنیایی جۆریمان طبعا لە بۆ ساڵی دابێ گۆڕیە ئەم دووبارە هەمان شت دووبارە دەکەمە دکتۆر جان لە بۆ ساڵی دابێ یعنی ئەو ساڵەکە قەزدم ئێستایە زۆر ینی بەڵێ ئێستا و ساڵێک کە تێداینە ئێستا سیستەمی با بڵێن ما ئەو های لێدێ هەموو مامۆستایەک ئەو سیستەمەی بەردەست دەبی ئەوەی کە ئێستا لە پێچاوتانە ئەو سیستەمە چیە مامۆستایان پێویست ناکە لە کۆتایی ساڵەکەی بێن خۆیان زۆر مادی بکەن هەر مامۆستایەک یوزەرنێم و پازۆردی تایبەت بە خۆی دەبی کە دەستە ناوێ لەو لای کات هەیە لەو لای پۆرتفۆلیۆ هەیە هەموو چالاکیەکانی تێدایە هەر چالاکیێکی کە ڕۆژانە ئەنجامی دەدا دای دەنێ دەرێ ئەو چالاکیەمە ئەنجام ڕۆژانە خاڵەکانی لە بۆ کۆ دەکاتەوە یەکسەرش پێی دەرێن نەتیجەکەی لێ چەند دەرە ئەوەی کە مەبەستی منە بیگەێنم ئەوەیە ئەمە شێوازی چالاکیەکانمان گۆڕیە ئەگەر شتەکە لەو من گونجاو بی لێرەوە برم چونکە ئەوە بینارێکی گەورەیەوەیە بەڕاستی مامۆستای جامی دڵنیایی جۆری بە سیمینار تێگەیشتەوە یعنی وەی دەزانێ هەموو دڵنیایی جۆری بریتە لە سیمینار ئەمە ئەومان گۆڕی ئەو لە ڕێگەی ئەو سیستەمانەی کە ئەمە داوانە کە کردیتمانە ئەلکترۆنی طبعا هەمووش ڕێبەرمان لەوەی دانایە چەند ڕێبەری دیکەمانە ئینشاءڵڵا هەمووی بە ئیمێل لە بۆ مامۆستایانی خۆمان دەنێرین ئەو لینکانە هەموو با بڵێن ئەکاونتیان لە بۆ دروست دەکەین ئێستا ئەو هامان لێ کردیە ئیتیجاهی
تەفکیری مامۆستایی بگۆڕدرێ کاکە چالاکی یەکسانیە بە سیمینار کامەش دەمانزانی چۆن سیمینار دەکردرێ و ئەوانەی بەشدار دەکەن هەبوو هەر بەشداریش نەکردێ بە تەلەفۆن گوتی ناوم بنووسە ناو نووسرا بەڵام گۆڕایە چالاکیەکە بەرەو ئەوەی ڕۆیشتێک یەکەم شت کە گرنگترین شتە لە بۆ مامۆستای جامیعەی خولە خول وێتی زۆرماندایێت ئەوەی دکتۆر ساڵح گوتی یعنی هەتاوکو مامۆستا بزانی چۆن خۆی زیاتر ئەبدێت دەکاتەوە. دەستت خۆش بی دکتۆر جان یەک دوو پرسیاری تر سەری ئەمە مامۆستا هۆگر شکری لە دهۆکەوە دەڵێ ئایا مامۆستا دەتوانی ئەکتیڤیتیەکان تعدیل بکە بۆ نمونە کویز بە شێوەی ئۆنلاین بکە لە جیاتی سەرۆرەکە ناتوانمەوە دەکەین دەتوانێت لە کاتی دروستکردنی راپۆرت مامۆستا حەقی هەیە داوا بکە بڵێ ڕێژەی ئەوەندە پلەیجەریزم مەقبول ئەگەر نامەقبول نییە وانە دکتۆر بابەتی ئای با ئەمە نەچینە ناوێ مامۆستا پێویست ناکەوەندە حساس بی بەرامبەر ئەوە تەکنیکی مامۆستایە وە لە تەڵەبەکانی بکە چۆن ئای بەکاربیێنی لە چێ بەکاری بینی و کو بەکاری بینی ئاماژەشی پێ بکە ئاماژەشی پێ بکە بەڵێ بڵ ئەملۆ پێی دەرم بڕۆ لە ماری ڕیپۆرتەکەم لە بنووسەکە بە خۆشی باش دەزانێ بە ئای دەنووسی لۆ نارم لە ناو قاعی پرسیارش لێ دەکەم دەرە فەرمو بزانە ئای چۆن وەڵام دەدا یعنی تەکنیکی بەکارهێنانەکەی جیاوازە ئەو پێویستی بە مامۆستایەوە هەیە ڕاست مامۆستا ئومێد عەبدولقادر دووجارەوە پرسیارە دەکا ئایا مادەی پریڕیکویزیت مەرجە هەبێ طبعا بەڵێ مەرجە هەبی ئەگەر هەش بوو دەبی هەر بخێندرێ ئەوە هیچ یان ئیجباری ئەگەر تەڵەبەکە لێی دەرنەچی ناتوانانی دەرسەکەی مەرحەلەی دواتر مامۆستا ئومێد پرسیارەکەم کردی تاوا دەستت داوەزێنە وەڵای دوو کەس دەستیان بەس کردەوە پرسیارەکان تاوا نابن بە زوەریان دەگرم ئەگەر ڕوخسەت هەبێ ئەو دوو سێ دەقەیەش تازە هەر تاخیر بوو دکتۆر عەباس سامان عومەر ئەگەر دکتۆر سامان بیفەرموو نازانم سلااو دکتۆر جان دکتۆر سامان ڕاگری کۆلیژی زمان فەرموو زۆر سپاس بۆ کاکتۆر هیمداد مێگەمایند سپاس بۆ برای بەڕێزم کاک دکتۆر عەباس بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە من یەک پێشنیارم هەیە چونکە بابەتی بۆلۆنیا پرۆسس بابەتێکی زۆر فراوانە زۆرش تازەیە بۆ خەڵکێکی زۆر دەمەوێت جەخ لەسەرەوە بکەمەوە کە نەک هەر ئەوانەی کە لە پێداگۆجی دەخوێنن پێداگۆجی وەردەگرن بەڵکو سەرجەم مامۆسایانی زانکۆ لە هەر زانکۆیەک ئەگەر بۆلۆنیا پرۆسس بچەسپێنرێ پێویستە خۆل ببینن بەڕاستی جۆرێک لە ئۆریەنتیشن و جۆرێک لە ڕاهێنان لەسەر چۆنیەتی پەیڕەوکردنی ئەو پرۆسیسە و لەلایەکی ترە وەکو پێشنیازێک بۆ مێگەمایند پلس بەڕاستی کاکتۆر پێم وایە ئەم بابەتە لەبەری زۆر فراوانە لە داهاتووە باشتر دەبێت ئەگەر سیمینار بکرێت لەسەر بابەتی بڵین کۆنسپتەکانی یا خود چەمکەکانی بۆلۆنیا پرۆسس دانە بۆ نمونە لەسەر وەرکلۆد بە تەنها تەسەوڕەکەم سعاتێک تا 2 سعات سیمینار پێویستە بە جوانی خۆل بکرێتەوە و با بڵین خۆش بێت دکتۆر زۆر سپاس خۆش گەیشت زۆر سپاس مامۆستا ئارام غەریبی جوەر دەگرین ئەگە غەڵەت نەبم تۆمارکاری بەشی کۆلیژی پەروەردەی بنەڕەتی بووە بە بزانین نەوەک کێشەیە کە بێ لەوێندەریش شەو باش کاک دکتۆر دەستان خۆشبی دەستخۆشی لە بۆ کاکتۆر عەباس بەڵێ من وەکو تۆمارکارێک بەشدارم بە خۆشحاڵیەوە زۆر بە سوود بوو دەست چاوتان خۆشبی دوو پرسیارمە بۆ کاکتۆر یەکەچیان بەنسبەت ئەو دلیلێکەوە بەتەمان بابرین وەکو دڵنیای زۆری زانکۆ دای بنێن ئایا هەموو وردەکاریەکانی بابرین تۆماری تێدایە وەکو پێویستی لە بۆ بەشەکان پرسیاری دووەمیشم بەنسبەت ئەوەی ئێمە وەکو کۆلیژی پەروەردەی بنەڕەتی خوێندنی ئێوارانمان هەیە یەک لەو بەشانەی کە لە LMS کە ئەو ساڵ وەکو بابرین سیستەمێک بەکاردێت بۆ قۆناغیەکەکان ڕۆلەکی گرنگی دڵنیای زۆری بەشەکانە لە LMS ئایا وەکو ئێواران نیازیان وایەکەوە دڵنیای زۆری بکرێتەوە چکە تاوەکو ئێستا لە ئێواران دڵنیای زۆری نیا و هەمووی تابعی بەیانیان و زۆر سپاس دەست خۆش مامۆستارە بەڕێزان تکە دەستان بەرز مەکەنەوە چکە کەستر ناتوانێت وەگرن لە بەرەوەی کاتەکەمان تێپەڕێ فەرموو دکتۆر دکتۆر جان دەست خۆش دکتۆر سامان فکرێکی زۆر جوانی دانگۆ دکتۆر جان کە خول بکرێتەوە نووسیم لەلای خۆم نووسیتم بالفعل وایە لەسەر پێشنیاری دکتۆر سامانێگە خولتان کردەوە لە شوێنێک پێویستان بە من بدووبارە من ئامادەمە تەبیعەتمەوە ئەوە لە هەر شوێنێک نەک لێرە لە زان کۆچکە خول دەکردرێتەوە لە هەر شوێنێک بی بەخۆ بەخشش بەس ئەو دێ فکرەکە بگەن نەک لەوەی لە هەر بابەتە کە ئەمە بیزانین دەیرێنەوە بە نسبەتی ئەوەی کە دکتۆر ئارام گوتی وابزانم پەیوەندی بە ئێواران و بە LMS ئەوانەوە هەیە وابزانم ئیشی لەسەر دەکەنەوە
دکتۆر کارزان لە تۆمار ئەو لەگەڵ مامۆستا ئەحمەد ئیشی لەسە دەکەن بە نسبەتی ڕێبەرەکەی بەڵێ ئەو ڕێبەرە بەشی تۆمارەکەی دکتۆر کارزان کە تۆمارکاری گشتی زانکۆی سەلاحەدینە ئەو دایتمانەوی بە گوێرەی ڕێنماییەکانی تۆماری زانکۆی سەلاحەدین چکە ئەو ڕێبەرە لە بۆ مامۆستایانی زانکۆی سەلاحەدینە وڵی دکتۆر وابزان نزیکەی 180 پەڕا نزیکەی مانگە زیاتر ئەمە خەریکینە چکە فکرمان لەوەی کردەوە حتا یەک پیتی کوردیشی غەڵەتی تێدا نەبی لەوانەی دەجار 15 جار 20 جاران ئەمە هەڵەچنینمان کردبی دواتریش بە تاکیدی یعنی ئەمە زۆر کەس لە مێشکمانەکە بیان دەینێ ئێستا خۆشبەختانە لێرە مامۆستا عەلی کە بەڕێوەبەری بەشی سایکۆلۆجی جامعی سەلاح لە کوردی زۆر باشە یعنی یەک لەوانەیە کە دامانە بیدەینەوە برێ مامۆستا عەلیجان بە چاوە چرخ نەگرانە لۆمان تەمەشاکە ما دکتۆری مدادەت بە چاوە چرخ نەگرانە لۆمان تەمەشاکە لە کۆتاییەکەی شتێکی نتیجەی باش ڕاست ئەرێ وەڵڵا دەستت خۆش ئەوەندەش دەکردرەوە بزانام یعنی کردرایش کردرایە ئارتی بەمە هەموو شتێکیش دەبی لە هەنگاوێکەوە دەست پێ بکات دوایی دەکرێت پەرەی پێ بدەێ لۆ خۆم دکتۆر جان بە ئەمن کۆمنتی خۆمی کۆتایی بدەم ئەمن ئەمەلم پێی هەیە ئەمەلم پێ وەڵا ئاسان نییە و ئیشی دەبێ و فێریش دەبین وەڵی فێریش دەبین ئەگەر 4 ساڵی دیکات و ئەو سیمینارەی بکەوە لەوانەیە ئەو پرسیارانە نەکردرەکە ئێستا هەیە لەوانەیە وتی نازم چ بوو دکتۆر ساڵح بوو باسی تورکیای کرد بەڵێ ئەمەش فێر دەبین چی خۆ قابل ئەو لە پێداگۆجی بە خیبرەی 4 ساڵ 5 ساڵ فێر بووین بە تاکیدی لە بۆڵۆنیاش فێر دەبین زۆر باشە ئاخر پرسیارەوە مامۆستا هودا پرسیتی هەستم کرد گرنگە هەندێک لە کۆلیژەکانی قوتابیان هەیە قۆناغی 4 12 وانەی کەوتوو هەیە پرسیارەکەی من ئەوەیە ئایا کۆلیژ دەتوانێت هەر قوتابیەک لە 5 وانە کەوتوو بوو نەهێڵی بپەڕتەوە لە بۆ قۆناغی سەلاحەدینە لە هەندێک زانکۆی دیکە ئەو هایە دکتۆر نازانم بەس ئەوە وا دەڵێ لە زانکۆی سەلاحەدین ئەو شتە نییە دەتوانی کۆلیژ ئەو دەسەڵاتی هەیە تێنەگەشتمان دەسەڵاتی هەبی دەسەڵاتی ئەوەی هەبی ئەگەر لە 5 مادە زیاتر بوو نەهێڵی بپەڕتەوە لەکنەوە لومتمان دانایە لێمتدانرا دەربچی ناتوانانی بڕاتە ئەو لای چکە و کێشە لە هەندێک زانکۆی سەری هەڵدا ئەوانش حەلیان کرد ئەوانش خبرێکیان لەو پەیدا بوو تەڵەبە هەبوو دەگەیشتە ئاخر مەرحەلەی چکەمە هەتا ئێستا لە جامعی سەلاحەدین تەنها کولێ هەندەسەمان هەیە هەر 4 مەرحەلەکانیەوە وای ڕاست نیمان ئەوە لەکنەمە نیە لە زانکۆی دیکەیە بەڵێ ئەوان ئەو کێشیان هەبوو بەڵام کێشەکانیان ئەوانش بەرەبەرە زۆر باش دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دکتۆر عەباس بورهان قادر بەڕێوەبەری دڵنیایی جۆری زانکۆی سەلاحەدین مامۆستای بەناوبانجی پێداگۆجی لە کوردستان زۆر سپاس کە بۆ بەشداربووانی بەڕێز کە بەڕاستی ئامادەبوونی ئێوە بەو زروفە بەو کاتە بەو حەماسەتە تەنها دلیلی دڵسۆزیتانە لە بۆ ئەرکەکە و لە بۆ خەمخۆریتانە لە بۆ بەرەو پێشچوونی زیاتر و زیاتر ئەمە زۆر سپاسان دەکەین کە بەردەوام گەورەمان دەکەن ئەو سیقەیە کە بە ئێمەتان داوە دووبارە نوێی دەکەنەوە و ئێمەش لە خزمەتتاندا بین سپاس بۆ هاوکارانمان دکتۆر زریان لە پشت لاپتۆپ و مامۆستا سەنگەر بە ئامادەکاریەکانی ترەوە بەڕاستی زۆر سپاسیان دەکەین سپاس بۆ تیمی خۆبەخشی ئەکادمیای مێگامایند پلاس بەڕێزان تۆمار کراوە ئەو وێبینارە کەسانێک پرسیان بەڵێ تۆمارەکە دوایی لینکەکە دادنێن بەڵام دوایەوەی دکتۆر عەباس سلایدەکانیشی نات ئەویش لەگەڵ دادنێن هەوڵ دەدەین لینکی تۆمارەکە و لینکی سلایدەکان بەیەکەوە بنێرین زۆر سپاس لە بۆ پێشنیارەکانتان دکتۆر سامان و بەڕێزانی تر دکتۆر جەلال و ئەوانی تر کە پێشنیاریان کرد ئەمە زیاتر ئیشی لەسەر دەکەین بە دڵنیاییەوە دووبارە زۆر سپاس لەگەڵمان لە هەفتەکانی داهاتوو بابەتی زۆر باش و پێویستمان ئامادە کردووە لەو وەرزەی نوێی چاڵاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس کە لە شەمووی داهاتوو هەر وێبینارمان هەیە شەوانی شەممە سعات 9 شەو لە خزمەتتاندا دەبین هیوادارین ئێوەش بێبەشمان نەکەن لە پێشنیار و ڕاستپاردە و پێشنیارکردنی کەس پێشنیارکردنی بابەتەکان دکتۆر عەباس ئەگەر هیچ وتەیەکی کۆتایی هەیە فەرموو خۆشحاڵم دکتۆر دەستان خۆش بێ وەڵام ماشەڵڵا ئەنگۆ هەر کاتێک شتێکی ڕێک دەخەن جوانە دەستان خۆش بێ هەلە بۆ معلوماتی بەڕێزان ئەوانی یەکەم جاریانە ئەو وێبینارە وێبیناری ژمارە 111مین بوو 111مین وێبینارە کە هەر هەمووی لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلس ئەکادمی بە خۆڕایی بەردەستە و تۆمارکراوە دووبارە دەستان خۆش شەوتان شاد بە ڕوخسەتی هەموو لایەک کۆبوونەوەکە وێبینارەکە کۆتایی پێدێنین دەستان خۆش بێت